وەختتان وەخێر خەڵکە کوردەوار میدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت ون. ئێمە ئیمشەو گەرەکمانە دەرمۆردە فایلێک کە گوویە ئەشێ واوێتە کە لە جۆرە تەعاملات و قسەیەکەیەکە نیشان ئەدات. جەلسەیە ئەووەڵە دانیشتنە جەلال تاڵەبانی و عەبدوڕەحمانە قاسملو تەکە یەکسری بەسیجی و ئیتلاعاتی جمهوریە ئیسلامیە و ئێمە دانیشین هەنێک نەزەرات لەسەری ئەدەین. بۆ ئەم نەزەراتە ئێمە لەسەری ئەدەین؟ یارانە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ ئەمومە خەڵکە کوردەوار و ئەوانەی گوێی ئێمە دەنگی ئێمە بە گوێیان گەیگە ئەتوانن ئیزعان بکەن کە ئەم جەهانە کوردیەی کە ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆ خەریکە دروستکردنی بوو دروستی کردووە و جەهانە مەفاهیمێکە خوڵقان دەگێسی و تەرحە پرسیارهایە کە کردی تا پێش لە ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆ مەوجود نەبوو. بەڵام ئێمە شوێندەسە قسەکانە خۆمان لەناوە ئیدەیەک حوقنەدارە نەزۆک ئەحمەق کە نێنە حەد و قەوارەیە هەمچین کەلامێکە ئەوێنین. مەسەڵەن کەسانێک کە هەڵەگەڕێنەوەژن کورد ڕەوایەتی نییە. ئەو قسە من کردم، ئەو کوردە کوردێک بوو کە من تعریفم کردەوە کە کوردکێس ووتم ئەم کوردە ڕەوایەتی نییە، ئێوە کوردن، ئێوە کوردن، گشتتان کوردن، ڕەوایەتتان هەست، قازی محەممەد ڕەوایەتتانە، نادیا موراد ڕەوایەتتانە، ئەو ڕەحمانە قاسملو ڕەوایەتتانە، مستەفای هیجری ڕەوایەتتانە، مستەفای بارزانی ڕەوایەتتانە، ئاپۆ ڕەوایەتتانە، کوبانی ڕەوایەتە ئێواز. ئەمانە ڕەوایەتە ئێوان، فعالینە جامعەی مەدەنی ڕەوایەتە ئێوان. ئەم کەنیشکە گەوجە جەدیدە باجی زارا ئەمە ڕەوایەتە ئێواز. ئێوە ڕەوایەتە، ئێوە کوردن، کۆڵبەر ڕەوایەتە ئێواز. شکست و تەجاوز و نابودی ڕەوایەتە ئێواز. حقارەت و خیانەت و بێکەرامەتی و بێشەرەفی و بێئەخلاقی ڕەوایەتە ئێواز. ئێوە پەڕن لە ڕەوایەتەوە، لێوە ڕەوایەتە ئێمە نییە و ئێمە ڕەوایەتە خۆمان دروست کردگە. ئێوە ئیمڕۆیش ڕەوایەتتان زارا محەممەدیە. بڕۆن ورد و درستان خەریکی خشتەک بازین. ئەزانی ئێوە بۆ خەریکی خشتەک بازین؟ دلیلی ئەوەسە بازیە خشتەک بازی بردی واتیە. تو مطمئنی بازیە کە سپای پاسداران ئەی خاتەڕێ بردی واتیە بۆ تۆ بەعدەن ئەوی تۆ قەهرەمانە خشتەک و تۆ حەزەکەی بەمە ئەوە نەو من خشتەک بازیم کرد بۆ زارا بردمان و جمهوری ئیسلامی عەقەب نشینی کرد. من قارەمانە خشتەکەم. ئێوە ئەم کاراکەن چون ئەزانن بەرنامەکانە سپاس سەرکەوتنی واتیا بۆ ئێوە و ئێوە ئەچنە ناو ئێوە ڕەوایەتتان هەست. ئێمەی کورد ڕەوایەتمان نەما. ئێمە بە ئێوەی کورد نابود بووین، بە ئێوەی بێموستەوا، بە ئێوەی خارج لە ئینسانیەت. قارەمانەکەتان قاسملووە، قاسملو. پێغەمبەرەکەتان قاسملووە. ئەمە ئیتر سەرزلەکەی ناوتانە خۆ. ئەمە ئیتر گەورەکەتانە، باوکە باوکتانە، وانیە؟ لەمە گەورەترتان نەو لە وسوق گەورەترتان هەست؟ لەمە باسەواتتر و مەرگترتان هەست؟ واتێتانە کەسێک لە گران مەوجودە لە ناوی حیزبانە فکرەکە لە قاسملو مەرگترە بێژیت. کامتان لە قاسملو مەرگترن پیاکترن؟ کامتان لە قاسملو باسەواتترن ڕەحبەرترن؟ مەگەر قاسملوتان پێغەمبەرە ئاشتی نییە، پێغەمبەر نییە. ئەمە قاسملوتانە. ئەمە قاسملو قسەکە، من قسە ناکەم. ئەمە حیزب دموکرات بڵاوی کردگەسەوە، من بڵاوم نەکردگەسەوە. ئەم نەوارانەیەشێ 10 نەواروێت. ئەم نەوارانەیەشێ 10 نەواروێت. حیزب دموکرات چووگە نەوارێکی بێکەیفیەت
ئەو جێگانەی کە حەزی کردگە بڵاوی کردگە سوگەرە کێ بێژێت ئەم مەسە قاسملووە. بەر لەوێ بچمە ناو داستانە قاسملوو سێ چوار نقطە دەرموردە ئەوزاع منتەقەکە پێیان بێژم. ئەوە کە بۆی تێت هەروەکو ئێمەی شارەمان پێ کردووە دوێ کە زەنگنەی شووتی ئێمە وتمان لە مصاحبەکەی ئارتیشا وتمان ئەم تەوافق فەیما بینە ئێران و چینە شتێکی جعلی ساختگی بوو کە دەوڵەتە ئێرانی هاوردە بووی کە بەعدەن بیوە لە بەرپێی ئاغای دۆناڵد ترامپا سەری بڕێ. ئەم قولە و قرم و قاڵە هەڵساندنە بەحسە میدیایی بوو خاتری و ئەمکاری پێ بکەن. دوێک ئاغای زەنگەنەیە وەزیرە نەفت ئێلامی کرد کەمانە هیچ قەراردادێت تەکە هیچ کشوەرێکە دەرزەمینەی هیچ شتێ ناتوانن بوەستن. زعانە سەریحە ئاغای زەنگەنە بوو. ئەم مەسەلەی ئەوڵە مەسەلەی دوم گویا ویکیلیکس وارە دەماجێراکە بوو بە دووبارە سری ئەسناد بداتە دەرەوە بێژی ئایەتوڵا خۆمەینی لەگەڵ دموکراتەکانە بووگە و ئەمانە دائیمەن لەگەڵ دموکراتەکان بووگن لەبەرەوەی ئاغای دۆناڵد ترامپ دووبارە مانۆڤر بدات وەکو جەریانەکەی هیلاری کلینتن واوتی کە دانشمەندێکی هەستەی کامکاری ئەمنیەتی ئێمەی کرد و هیلاری کلینتن دایوە کوشت. ئەم داحفێشەوەم بەهانە ئاغای ترامپ بووە لەسەرەوە. ئیمکانی هەست دەرگیریەکی مەقتەعی نظامیش پێش بێرن. یعنی گوزینەی مذاکرات وا لەسەر مێزە، دەرگیریە نظامیەکی مەحدود وا لەسەر مێزە، چوارلانە ناوچە لە یەکتری قەرقکەن و دوو شەک بەن لە یەکتری وەکو اتفاقاتانەی کە لە زەمانە ڕێیگان کردیا. پس ئەمە مەدە نەزەرتانوێت و ئەم اتفاقاتانەوە بەرچاوە خۆتان دابنین. تەحلیلەکەی ئێمە لە ئێنارتی چەند ڕۆژێکی پێنەچوو دروست هاو دەرهات و دروست بوو. وەڵێ خۆ کەسێ تاقیبە داستانەکە ناکە. ئەوانەیە ئێنارتی پێیان وا بوو تەحلیلەکان خێری عەجیب و غەریب و ئەمانە تایسنەیان بیسکەوت. ئێستا خۆ مەشیە تاقیبیان بکردایەوە بیان زانەیە کە ئایا وا بوو یاوانە بوو. ئەوانە تەحلیل هاوێکن کە ئێمە کردومانە سەبارەت بە مەوزوعەکان. پس ئێوە لە ئایندا منتەزرن کە جمهوری ئیسلامی بە تەمام قودرەت وا لە خزمەت دۆناڵد ترامپا کە انتخابات بواتۆ اتفاقاتە ئایندە ئەمانە بە ئێوەیژی ئەوە ویکیلیکسیان هاوردەسە بەرەو فشاریان خستکەسە سەر چین ئەم داستانیانە بەرز کردگەسۆ تەنش خەریکن ئەوەنە سەرۆ لەبەرەوەی کە تەنور مەحبوبیەت ئاغای دۆناڵد ترامپ گەرم بکەن. وە نەمایشاتە مختلفێک کە ئێوە ئەمڕۆ خەریکن ئەوێنن لە حەوزەی فەزای مەجازی و خشتەک بازی و هەشتەک بەهەزی و ویدۆی ئاغای نوریش و دەنگ ئاغای نوری کە لە زنداندا نوری زات کە داگەسی دەرەوەمانە کەڵەکە ببوونە سەر یەکتری احتیاجی بە تەحلیلێکی دروست هەساوی هەست کە لە حوسەڵەی ئەم دیبێتە خارجی. باوەڕتان ببێت من دەمێکم فایلەگەی گەسە دەسن جارێ بە زەحمەت گوێمدا دەنگەکەی قابل لە تەشخیص نەبوو دام بە یارانە ڕاپەڕین دروستی بکەن تۆزە ئێرتقا دەنگیانداگە باز نامەفهومە. باوەڕکەن یعنی حوسەڵەم نەماگە من ئەم میزان کەسافەتە لەم مشتە نۆکەرە پەستانەی وا فەقەت کوردیان نابود کردووە لە نابودکردن کووردا واقعەن ماهر بوون واقعەن ئوستاد بوون. باوەڕکەن حوسەڵەم نەماگایە بە شوێن دەسە کەسافەتە ئەمانە بڕۆم 48 دقیقە فایلە من ئێشێدانیشم توڕەهاتە 48 دقیقەیە جەلالە تاڵەبانی کاورایی بەسیجی بۆ ئێوە لێ بدەم وەسایەکەم ئەمە تەحلیلکەم بۆ ئێوە وەسایەکەم بە ئێوە بێژم چ داستانێکە گوێ بگرن لە کاورای ئەحمەق لە کاورای پیچ و پوچە جەلالە تاڵەبانی گوێ بگرن لە ئەو لەو خائنە ئیبنە خائنە تۆ گوێ بگرن لە کاورای خائنە ئیبنە خائن. ئەم کاورای خائنە ئیبنە خائنە قاسندووی بردەسە ناوە داوگە بردگەوە دەسە خۆی بردگە سێناوی داوگە بدەن لێی بیکوشن کاری هەر ئەوە بووگەم ئەس دەرەکەوێ گشتی دەرەکەوێ لەگرا وەلێو دو ئەرتقای زیاتری پیا کرد. ئێستا ئاغای جەلالە تاڵەبانی قساکە تەوەجۆ بکەن
حزب دموکرات ئەمەی داگەسە دەرەوە بە ئەهداف مختلف یەکێکی ڕوو بە مخاتبینی شاید ئەمەوێتە قاسم فرە قارەمان بوو ئێمە وتمانەگە کوڕی گشتی با دەرەوە دووبارە تاکی دەکەن و حزبی دموکرات ئەگەر ڕازەکات تەمامە ئەم نەوارانە کەوا لە دەستیا بیداتە دەرەوە تۆ لە ئامریکا مهمتر نییە کە ئەسنادی بەعدەز 50 ئەداتە دەرەوە تۆ حیزبێکی قۆڕیتی هەڵدریاگی دوای 10 ساڵی ئەسنادە بێتە دەرەوە مەشای بدایەتە دەرەوە بە تایبەتی ئەمەی کە ڕابتی فقط وە مەرگی عەبدوڵڕەحمانی قاسم و تۆ مەشای ئەم کارتە بکردایەوە تۆ تا ئیسا ئەم تەنە داگەسە دەرەوە و تۆ ئەچی ئینتخابی یەکسری دەنگ مشەوەش و قاتی و کەس ئەدەیتە دەرەوە استراتيجيك بين حرككم والجمهورية الإسلامية بوجود بيانها وقد اتحاد الجماهير الإسلامية رسمي یەک هەمبەستگی با جمهوری ئیسلامی بە وجود بیاریم تا بە یەک ئیتحادی جەماهیری ئیسلامی بڕەسین ئەمە کێژیتی ئەمە جەلالی تاڵبانیژیتی اتحادی جەماهیری ئیسلامی یانە اتحادی جەماهیری شیعە هەولا چووگەتەر عەرەبستانە سعودیەم کارە بکە بۆیە تۆ ئیستە ئەوێنی یەکێتیە نیشتمانی باز سپای پاسدارانە ئێستش سپاهی پاسدارانە ئەمە ساڵی 1970 ئەو وەختە ئاغای جەلال تاڵبانی داواکە اتحاد جەماهیرە ئیسلامی لە ژێرە سایە دەوڵەتە عەزیمە جمهوری ئیسلامی دابنێن ئەم ئاغا اولا برای خودش بعد برای دیگر راضی کند هم برای خودش و هم برای تحقق ارمانهای انسانی و اسلامی بە نەزەری من هەر کورد کشوەرێک کە بتوانێت کوردەکانی خۆی لێو دوا کوردەکانی تر ڕازی و قانع بکات بۆ تحققی ئەهدافی ئیسلامی و ئینسانی و بەشەر دۆستانە فرەخاسە و هیچ کەس لەم کشوەرانە ناوێتەوە ئێران ئەتوانێت ئەهداف ئینسانی و ئیسلامی لە ئیتحادی جەماهیرە ئیسلامیە دروستکە پس ئێرانە تەنها کشوەرێکە توانێت مەسەلەی کوردەکانی خۆی حەڵکە و بێت و باوکە کوردەکانت تر ئەمە هەر ئەو زەرورەتە سەوایەکێتی لە وەختە بە شوێنی بوو هەر ئەو شیعەبازیە سەوایەکێتی هاوشوێنی و مام جەلال هاوشوێنی ئەمە هەر ئەو سپای قودسەیەکێتیەسە و ئیمڕۆ شیعەبازیەکە لە منتەقا بازووی جمهوری ئیسلامیە لە منتەقا خۆی پێکاکە ئەمە هەر ئەو وەختە کاورا خەریکەیژیتی ئای قاسم ئاغای جەلال ئەمە من ناژمی ئەم فایلە جدیدەن دریاگەسە دەرەوە من خەیلە پێشتر تەحلیلە سەپا قوتبوونی یەکێتیم کرد و جەلال تاڵەبانیم کرد ئێستا خۆی بۆ زوانە خۆی هێژیتی من دووبارەی دەمە ئەوەڵ همراهی با دکتر قاسمی باشیم که جمهوری اسلامی ایران بهترین و همه کشوری که باید باشه مثلا راست با هم بکنیم همبستگی استراتژیک بین حرککم و جمهوری اسلامی به وجود بیاریم و باید اتحاد جماهیر اسلامی که رسید میتونیم به هم این کار همزد باشه و این من فکر میکنم هر یکی از این کشورها که بتونه اولا برای خودش بعد برای دیگر راضی کند هم برای خودش و هم برای تحقق ارمانهای انسانی و اسلامی و عدالت جمعی بزرگی به پیش میرود ما فکر میکنیم جمهوری اسلامی این کشوری هست که باید این کار را بکند انجام دهد و ما هم کودهای مبارز انقلابی در اما کشورها باید این همکاری با جمهوری اسلامی بکنیم و این هم ئەم فکرەکات کە تەنیا دەوڵەتێک کە ئەتوانێت ئیتحادە جەماهیرە ئیسلامی دروستکا و ئەمانیش لە ژێرە سایەیە بوون جمهوری ئیسلامیە و ئەمە فکرەکە کوردهای ئینقلابیە کشوەرەکانەتر ئەشەی یارمەتی جمهوری ئیسلامی بەن بۆ دروستکردن ئیتحادە جەماهیرە ئیسلامی ئەمە کێژێتی
ئەمە جەلالە تاڵەبانیەژێتی مام جەلالتان سەرۆک جەلالتان ئەها ئەڕوێ سەر قەورە خومینی ئەگریا بوو خومینی و باوکم مردەکە ڕازەکە باوکی بوو ڕازەکە باوکی بوو خومینی باوکی بوو ئا یەکێتی نیشتمانی سەپاح و قودس جمهوری ئیسلامیە ئەوسە خەریکە قسەکە بنابراین ما امیدوارم که این جلسه تاریخی باشد و به نتیجه خوب برسید و هم یه روزی بیاد این وامی دکتر قاسملو هم بدهید ببرید به تهران و باید ایشان من را بردن به بغداد و به نتیجه نرسید ولی من ایشان را به خودم ببرم به تهران و به نتیجه برسید ما این وامێ ئینشاءالله وەختش ئامادەی کە ما این وامێ ئاغای قاسملو را بدەهین وامەکەی بدەینەوە ئەو دەحفێ منی بردە بەغا وەلێ وە نەتیجە نەگەین وەلی ئینشاءالله من ئەو بۆ مەتارانەوە نەتیجە بگا نقطه دوم اینه که ما فکر میکنیم که واقعا این مقداری که با اطلاع هستیم هر دو طرف صادقانه و به شیوه جدی میخواهند اشکالات را حل کنند مشکل سیاسی هست حل کنند و ما میدونیم که به نظر خود ما این هر دو طرف این رغبت و این آرزو را دارد. نقطه سوم اینه من فکر میکنم که در این مقطع کنونی و در این لحظه تاریخی نباید به شیوه نادرستی یا به شیوه دیگری مثلا بگیم چرا امروز حزب دموکرات میاد شاید در موضع خط باشد و نمیدونم در چی باشد یا بگیم چرا جمهوری اسلامی امروز میاد صحبت میکنه شاید بعد از پیروز نشدن در جنگ و در ضعف و نمیدونم چی باشد. من فکر میکنم که ما باید هر دو طرف به این دید و مسئله را نگاه نکنیم فکر بکنیم که یک مشکلی هست باید حلی برایش پیدا بکنیم و هر دو طرف مایل این حل هستند و باید به شیوه دوستانه و برادرانه و صمیمی و طبقی یعنی آرمانها و اصولهای انسانی و اسلامی و بشر دوستانه مسائل را حل بکنیم. ما البته در این راه هرچی از دستمان زیاد کوتاهی نخواهیم کرد و انشاءالله شما هر دو طرف باید به خیلی خوبی میرسید دیگه شما بشید خودتون و ما بشید مثل که عبدالله عروضی نشده بود چیز خود ما میگیریم ما را بیرون از خود در کرد انشاءالله این تحقق پیدا میکنه. خیلی خوشحال هستیم که این شرافت به مجال این جلسه تشکیل بشود. خیلی خوش آمدید انشاءالله پیروز بشید. خۆمە پێشەکی بوو ئاغای جەلال تاڵەبانی قسەی کرد و ئێوە گوێتان لێ بوو میدوارم کە دەنگی هاتوێ ئەم دەنگە دریاگە بە مناڵەکانە خۆمان و ئەرتقا دەریاگە وەگەناسە حاڵی ناوی لەو فایلەکە ئەوانە داگیانە دەرەوە ئەسڵ قابل فەهم نییە. ئەمە پێشەکی ئاغای جەلال تاڵەبانی بوو کە دیتان ئاغای جەلال تاڵەبانی فکر ئەکات کە یەک کشوەرێشێ مەسەلەی کورد هەلکە و ئەو بتوانێت ما بەقیە مەسایلە کوردەکانی تریش هەل بکە لە ئیتحاد جەماهیرێکی ئیسلامی و ئەو کشوەرە ئێرانە و جمهوری ئیسلامیە و بۆ ئەمە خەریکە ئەم کارە ئەکات. پێشووتر سێ تەوزیح بەم. ئەوەڵەن تۆ گەرەکتە مزاکرە بکەی شە بزانین تەکی چیا مزاکرە ئەەکەی. وەختی ئەچیتە ناوە مزاکرە مشەخەسە کە بۆچی مزاکرە ئەەکەی. یعنی تۆ لە ناوە خۆتا چەند مەوزەعەیەکت هەست بە خۆت ڕابطی هەست. مارکسیستی چەپی ئیسلامی داعشی بە خۆت ڕابطی هەست.
تۆ تەکە ئیاڵەتە متحیدەیە ئەمریکا بە ناوی جمهوری ئیسلامی مزاکرەکەی بە ئەمریکا ڕەبتێکی نیێتەوە بۆ خۆت بە شیعە ئەزانی نازانی ئەو لەسەر مەسئلەی هەستەی تێکی تۆ مزاکرەکە کاری بەوە نییە کە تۆ لە مەجلس فشار تێرێ پێت یان نایەت بێت عناسۆرە خۆتسەر تێتە ناوە خیابان یان نایەتە ناوە خیابان مشخصە لەسەرە مەسئلەی هەستەی تێکتا مزاکرە کاورا ئەگەر تەکە حیزب دموکراتە مزاکرەکەشێ مشخص وێ لەسەر خودمختاری مزاکرەکەی تەوەژۆکەن ئەوە خودمختاری ئەوە ئەیدەین یان نایدەین مزاکرە لەسەر چیەکەی تۆ شەڕ موسەلەحانە مبارزە پس تۆ ئیشم مشخصی کەی مزاکرەکە ئەچی یعنی چی براکەم خۆمە چکلیت خواردن نییە خۆ تۆم ترۆکاندن نییە بڕۆین سەلام عەلەیکوم و یەکتری بناسین و بەڕاستی بەخێر پێی و بە قوربانە بم و باباگەرەوە دەهاتی نیمە دەهاتی نیین ئەفەهمین مزاکرە یعنی چی لە مەوزەعێکی مشخصە ئیدێشی مشخص کە دارای برندێکن ناوێکن بەرنامەیەکن وەختی ئەچن تەکە ئەم دوو تەرەفە متەخاسمە تەک یەکتری دانیشن لەسەر چی دانیشن لەسەر سڵحە لەسەر ئاتەش بەسە لەسەر خودمختاری لەسەر چییە پس ئیشم مشخص بێ لەسەر چی مزاکرەکری بعد هەیئەتە ڕەسمیە تەرەفەین تەک یەکتریە دانیشە و مزاکرەکە تەوەجۆکەن ئای قاسملو ئاغای تاڵەبانی نایژی ئەمانەی کە هاوردنی بۆ قاسملو کین نایژی چەکاران نایژێ چ قدرەت و چ پۆست و چ پلەیەکیان هەست تەوەجۆکەن من لە ڕەوەندە قسەکانە ئەژمی ئەمان مەوت لەبەرەوەی بفەهمن مزاکرە یعنی چی بفەهمن مزاکرە یعنی چی مزاکرە قاوەخانە نییە تۆ بڕێوەیەکۆ قاوە بخۆی باسی گول و بولبول بکەی مزاکرە جێگە نییە تۆ بەحسە ئیدئۆلۆژیک تەکە کاورا بکەی من تەکە دەوڵەتە ئێرانی دانیشم مزاکرە بکەم خو بەحسە ئیدئۆلۆژیکی تەکا ناکەم ئێژم تۆ غاسب ئەم سەرزەمینی تە بڕۆ دەرەوە ناڕۆیتە دەرەوە ئەو ڕوخێنم مزاکرەیەکم نێتە گیابی کاوە دانیشی بەحسە ئیدۆلۆژیک تەک یەکتریەکە ئەمە مۆزاکرە نییە ئەمە چەلەحانیە ئەمە تۆم تروکاندنە پس تۆ بە عینوان ڕەهبەرێکی ئاگا دوو ڕەهبەرە گەورەیە کورد بابایەوە مشتێ دەهاتین کێن ئێوە چۆن ئێوە ڕەهبەرە ئەم میلەتە کوردە بووگن و ناوتان دکتۆرە و سەرتان فرەزلە و مشتێ ئەحمەق دەهاتیە تەوسعە نەیافتگەن تو چۆن فەرق مزاکرە ناکەی تۆ تەکە چەلەحانیە چەلەحانی و تۆم تروکاندن و ناوە قاوەخانە و بەستەنی خواردن و ئەمە فەرقە کاتەکە مزاکرە دەنگەکە لەگرا ساکتە مسائلی که در داخل حزبیش بودیم که احتمالی با اون صحبت ها نداشتیم نه از مسائلی که به ما رسید متوجه شدیم که نکاتشون کاملا در برخوردش کن ئەمە فایلەسەوانە دەگیاندا مشکوک بودیم به اصل موضوع بەڵێ ئێمە لەگا بەحسەکات کە ئێمە لە 2 ساڵە پێش و تەقازای ئەوەمان بۆ مزاکرە گرتووە وەلی ئێمە مەشکوک بووین بەم جەریانی مزاکراتە چون ئەمانزانیەوە داخڵ و خەریکی ئینشعاباتن وەلی لە ئاخریش و ئینشعابتان تیاکری ئەمە خەوەرمان بۆ تێت و ئەمە ئاگادارینە داخڵ ئێوە خەریکەوە قاسم لۆژێ کاورای کێ کاورای پازدار کاورای بەسیجی ئەمانە کێنەم دووە ئەم دوو بەرازە دانیشکن
مثلا ڕەهبەرانە کوردن دوو بەسیجی خەریکن قسەیان بۆکەن دوو بەسیجی ڕەهبەرانە کورد یه عامل بسیار تعیین کننده بود که ما حاضر نشیم زیاد جلو بگیریم اعتماد نداشتیم و نهایتا هم با شاه که صورت گرفت ما نظر خودمون رو دیدیم درست بوده نهایەتەن انشعاب کریا و ئێمەش دیمان نەزەرەکە ئێمە دروست بووی و انشعابتان تیا کریا ما بدنش داشتیم باز لازم و طالبانی پیغام از خودشون نقل کردن مبنی بر همین که صحبت و مذاکره صورت گرفت ما مسئله رو با مسئولین جمهوری اسلامی مطرح کردیم و ئاغای جەلال چاڵەبانی بەرای ما پەیام ئاورد این بار از طرف شما ما صحبت شما رو با مسئولین جمهوری اسلامی مطرح کردیم کابرا اطلاعاتیه پازدارێکی تێهەڵدریاگە تۆجۆکەن ئالەگرا فەهمی با مسئولین جمهوری اسلامی کابرا جزء مسئولینیش نییە خۆی پس از بحث و بررسی به صورت گرفت قرار شد که مذاکرات مستقیمی انجام بدیم. بعد از بحث و ئەوانە کە سوورەتی گر قرار بوو هەنێ مذاکراتە مستەقیم ئەنجام بگرێت بعد وارد بحث میشیم چند تا چیز مختصر یکی اینکه باید ما مطمئن باشیم این صحبت‌ها کاملا مخصوص میمونه بحث فعلا تا زمانی که توافق بکنیم که پخش بشه. پس ئێوە تەوەجوهتان کرد تا ئیستا طبق گفتەهای شخص مذاکرە کننده ئێرانی ئەمانە جزء مەسئولی نیەن ئیتر چ بڕەسێ بە ڕەدەپایین تا ڕەدەبان جزء مەسئولی نیەن جزء کارمەندانە جزئن کارمەندانە جزء دەستگاهای ئەمنیەتی کێو کێوانە ئەوێ ئیسە ئەو ڕەحمانە قاسملو جەلالە تاڵەبانی چۆگن تەکە دوو دانە ئەتلاعاتیە قسەکەن توجهکە ما از پخش شدن این مسائل هیچ نگرانی نداریم اشکالی به ما وارد نیست ما یک نظام انقلابی هستیم و لازم بدونیم بنا به مصالح خودمون مذاکراتی رو با هر چیزی که طرف خودمون باشه انجام امروز داریم با رژیم بحث مذاکره میکنیم یک روزی هم با امریکایی مذاکره کردیم عالم نەوارەیەژێت بۆمان مهم نییە دەنگە بڵاو بێت و بڵاوی مەکەنەوە بەڵام بۆمان مهم نییە ئێمە جمهوری ئیسلامی ڕژیمە ئینقلابیکین و تۆ کە هەر کەسێکە کە بە نافمانوێ مذاکرەکەین یەک ڕۆژێ تەکە بەعەسا مذاکرەمان کرد یە ڕۆژێتەکە ئامریکا شتێکیوە ئالەگا جەریانە مذاکراتەکە ئامریکاش بەحسەکاتە كمان مذاكرات تك أمريكا ما قبل زي رساني بونا داستان إيران جيت أنا جا بحثي كان وساعات كنت كي تشاق ساكن اما با توجه به حساسیت و ظرافتی که مسائل داره در این جذب آرام و سالم ما میتونیم مواردی که مورد نظر هست پیش ببریم در این جذب شلوغ تبلیغاتی نمیشه به صورت منطقی کار کرد از طرف دیگه دشمنانی هستن بزرگ با اشاره مشخصی داشته باشیم که
که موافق این صحبت نیستن. یقینا میخوام در جهت کارشکنی و خراب کردن مذاکرات کوتاهی نخواهند به هر شکلی در دست کنید. فکر من ما هم به صورت روشن و جز به جز در جریان نظرات برادران قرار می‌گیریم. در این فرصتی فکر می‌کنم جز در سال 58-59 که مذاکرات صورت گرفت، مذاکرات دیگری به سطح انجام نشده. لذا ما دقیقاً می‌خوایم بدونیم که نظرات برادر چیه و آماده هستیم به طور خیلی مشروع و مفصل حرفا رو بشنویم. ئێژێمە ئە ساڵە 58-59 تا ئێستا مذاکراتێکی دەرئەم سەتحمانە نەبووگە، ارتباطاتمان بووگە. ئەمە مذاکراتە تا ئەم سەتحمانە نەوگە، یعنی ساتە ڕاهبەری ئاغای قاسملو. ئێستا گەرەکمانە بزانین واقعەن چیت گەرەکە. قاسملو ئێژن خۆمانین داوای چیەکە چیت گەرەکە. تۆ کە حازر بووگی بیتەکە دوودانە پازدارە گۆمنامە، ناویشیان نازانی، ڕەدەیشیان نازانی، پۆستیشیان نازانی، جەلالە تاڵەبانیە وا تۆی بردگە بۆ ئەوێ بە تۆی معڕەفی نەکردن ئەمانە کێن، چکارەن، حکمیان لە کێ هەست هاتگن تۆ بوێنن. ئێژی جەلال تاڵەبانی ئەمانەی هاوردگە بردگنیە ناوی پشت دوکانە ئێژێ بێ من ئەم دوانمە هاوردگە بەشکوتەکیانە ڕێکەوی. ئاوا تۆ مذاکرە کردگە کاورا پێ دەژێت دەی ساتکیتە پشت ئەم دوکانە داوای چیەکەی؟ چی ڕاستەکەی بێژەوە لە دەرۆیژیتی شتێترە لەگرا بێژە بزانم چیە گەرەکە. تۆجۆتان کرد ئەو قسە چه معنیەکی بوو؟ یعنی تۆ چروک خۆت بە ڕەهبەرە حیزبێک ئەزانی، حیزبەکە و خۆی بە ساحەیەوە مەردمێک ئەزانێ، 5,000 نیروی مسلح تەسووایت دەرگیری تەکە ئێمە ئێستا هاتکی تەکە منە لەسەر مێزێ دانیشتگی گەرەکە چی و بێبین؟ داوای چیەکەی چیت گەرەکە؟ تەوەجۆ بکە نەهاتگە کە ئیمتیاز بگرێ بدات، هاتکە بزانێت توانی شتێبا بەمانە. تو چیت گەرەکە؟ هاتکیتە دەرگای من چیت گەرەکە؟ ئەمە نێ لە مەوزعێکا جمهوری ئیسلامی فشاری بۆ هاتوێتە، جمهوری ئیسلامی چۆکی داوێتە، گو ئینکە خەریکە ئێژێت ئێژێ تۆ لە تەریقە قاسملو پەیام لە تەریقە تاڵەبانی پەیام بۆ ئێمە هەنارد. 2 ساڵە تۆ پەیامە هەنێریتەکی ئێمە مذاکرە بکەی. ئێمە بارە ئەوەڵ وتمان تۆ درۆەکەی کێشەتە لای خۆتان مەشکوکوی تاوەی کە درۆ قسن نەزەرەکە ئێمە دروست لاو دەرهادەوە ئینشعامتان کرد. ئیسێشت دووبارە ئاغای تاڵەبانی پەیامە تۆی هاوردۆ بوومان. قاسملووە ئەدا لە دەرگای حکوومەتە مەرکەزی، ئەمە نییە حکوومەتە مەرکەزی هاتوێتە زلەوە دەسە قاسملو چاری ناچاروێ هاتوێتەوە ئەوێ و قاسملوش سیگارێ بەرگی خسوێتە لای دەمی و بێژێ بۆچی هاتکن. تۆکێ نە قاسملو بەتکاولاڵە چووگە ئەم کۆبوونەوەیە دروست کردگە. خەڵکینە تەفاوتە ئەمە بفەهمن. من نیرویەکم لە مەیداناوم زەربە بوەشێنم، تەنگ بە دوژمن ڕابچنم، دوژمن بەدەسم بێتە هەشۆکە، فشاری بۆ هاتوێت ئەدا لە دەرگام تەق 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 با مذاکرەکەی، با سۆڵحەکەین. بابا من قەدەمێ تێمە دواوە تۆش قەدەمێ بڕۆ دواوە، من 3 قەدەم ئەڕۆمە دواوە تۆش قەدەمێ بڕۆ دواوە. بەمە ئێژن مذاکرە کاورا گەیوێتە جێگەی بزانێ نابوو دەوێ. کورە ئەم خەریکە ئێژێت ئەمە قاسملووە ئەدا لە دەرگای جمهوری ئیسلامیێژی دابێ دانیشن با قسەیەکەین کاکە دەیلاوە خواخڕی ناگری و بۆ تۆریاگی و بۆ خوەتەگریت و بۆ تەکمانە قسە ناکەی و تەوجۆکەن خەریکە دەقیقەن واژی. ئێستا ئای قاسملوو چیت گەرەکە؟
ما بعد این هست که ما برامون حل مشکل، یعنی ما عنوان نظام جمهوری اسلامی این مشکل رو حل کنیم. این حرکت ما در راستای یک حرکت عمومی سیاسی نظامی هست. ما همونجوری که مسائل مختلفی در منطقه خاورمیانه داشتیم و داریم حل میکنیم، داریم حل کردیم و حل میکنیم، ارتباطات ما با کشورهای خلیج، با کشورهای دیگه خاورمیانه، در همین شکل ارتباطات ما با اروپای غربی، با شوروی. الان شما اطلاع دارید که جمهوری اسلامی قانون احزاب که در سال 60 به تصویب مجلس رسیده، حدود 20 روز پیش رسما از طرف وزارت کشور اعلام شد که به مورد اجرا گذاشته شد و بعد از اون هم هفته قبل در جلسه شورای امنیت کشور در مورد اجرای کامل این قانون و مسئولیت هر یک از ارگان‌ها تصمیماتی گرفته شد. ما هیچ مشخص نکردیم که گروه‌ها و احزاب میتونن فعالیت کنن، مثلا ارتباط و همکاری با عراق نداشتن. من معذرت است پری از طرف دیگه دشمنانی هستن، اشاره مشخصی داشته باشیم که موافق این صحبت‌ها نیستن. یا نه ما که مذاکرات صورت شده، مذاکرات دیگری که انجام نشده. لذا ما دقیقاً باید بدونیم که نظرات برای چیم و آماده هستیم رو خیلی مشروع و مفصل حرفا رو بشنویم. آماده هستیم مشروع و مفصل حرفها را بشنویم. ئێمە ئامادەین تەواو قسەکانە تۆ قاسم لو بشنەفیم. حەزب دموکرات هیچ زرمەیتی و شەقەیتی و ڕادیۆکەی ئەنەڕێنی و قسەی زل ئەکا دوو دانە بەسیجی ئیتلاعاتی هاتکن دانیشمزان قاسم لو داوای چی ئەکا کوردێ باوەلاوە گێلە تۆ لە دەرەوە هاوارەکەی وەزیری کێنیژی خود مختاریم گەرەکە چیە گەرەکە تەوجۆکەی ما بعد این هست که ما برامون حل مشکل، یعنی ما عنوان نظام جمهوری اسلامی این مشکل رو حل کنیم. این حرکت ما در راستای یک حرکت عمومی سیاسی نظامی هست. هەژەمەوە جمهوری ئیسلامی بۆمان حل دەکەتەکەیەوە مذاکرەکەینەمە لە ڕاستای حرەکەتێکی سیاسی نظامی و عمومیە تەکی کشوەکانی دەوروبەر خەریکین ڕێیەکەوین تەکە اتحاد جەماهیری شوروی تەکە ئوروپای شق غەربیە و هەروە تەکە مەسائل منطقیەوە. ما همونجوری که مسائل مختلفی در منطقه خاورمیانه داشتیم و داریم حل میکنیم، داریم حل کردیم و حل میکنیم، ارتباطات ما با کشورهای ئای بەهرامە گۆران مشخص نییە ماغاکێس ظاهرا مذاکرەیە ئەووەڵە چون لە فیلمەکەی BBC ژن مذاکرەی ئەووەڵ ئاغایە جەلالە تاڵەبانی موجود بووگە لە مذاکراتە بعدیا جەلالە تاڵەبانی نەوەگە لە یەک مذاکرەیە وەڵا کە جەلالە تاڵەبانی بووگە لە پاریسا بووگە نایژێژن تیمە مذاکرە کننده یەکێک بووگە یا یەکێک نەبووگە با کشورهای دیگه خاورمیانه در همین شکل ارتباطات ما با اروپای غربی، با شوروی. الان شما اطلاع دارید که جمهوری اسلامی قانون احزاب که در سال 60 به تصویب مجلس رسیده، حدود 20 روز پیش رسما از طرف وزارت کشور اعلام شد که به مورد اجرا گذاشته شد و بعد از اون هم
هفته قبل در جلسه شورای امنیت کشور در مورد اجرای کامل این قانون و مسئولیت هر یک از قربان‌ها تصمیماتی گرفته شد. دروست ئاغای محەممەدی ئەو وەختە سپا قوچ دانەریا و سپا قوچ دوای پیشنهادات ئاغای جەلال تاڵەبانی دانریا کە لەم جەلسە ئەیلامی کرد وتی ئێمە با بێن اتحاد جەماهیرە ئیسلامی دروستکەین بۆ جمهوریە ئیسلامی ئەمانە تا ئەو وەختە لەژێر دەسە قەرارگاهە ڕەمەزانە کاریان ئەکرد ئەمەلیاتە بروونمەرزیە سپاهە پاسدانانیان ئەکرد یەکێتی و ئەحزابە حەلیمە کوردستان گشتیان لەژێرە دەسە کیا بوون لەژێرە دەسە قەرارگاهە ڕەمەزان نیروی چریکیە قەرارگاهە ڕەمەزان بوون ئەمانە هەر ئەو وەختە مەشیە فکریان بکردایەوە بۆ دوای شەڕ چی بکەن تەرحەسپای قوچ ئەو وەختە دانریا و ئاغای جەلال تاڵەبانی یەکێک لە فەیلقەکانە سپا قوچ بوو سپا قوچ ئوسولە نیروی ئێرانی نیەمە تەوزیحمانداگە 4-5 دانە تێ هەڵدریاگیان هەسو بووجە و ئەدەوات و ئەسلحانێنە اختیاریان و سپا قوچ یعنی پەکەکە یعنی یەکێتی یعنی حەشت و شعبی يعني كتائب أهل حق أصائب أهل حق يعني حزب الله يعني حزب الله لبنان يعني أمانة أما حوسيك أمانة سبع قدسن توجه كي درسة ما هیچ مشخص نکردیم که گروه ها و احزاب میتونن فعالیت کنن مثلا ارتباط و همکاری با عراق نداشتن ئەمە قانونی ئەحزابمان کە لە ساڵە 60 تەسویب کردو هەفتەی گوزەشتە دەستورەکەی گوزەریا کە بکەوێتە ئیجرا و لەگەڵاشە مشخصمان نەکردگە کە حیزبایەکە ناتوانن فعالیت بکەن چونتەکە سەدام حسینە تەکە عێراقا هاوکاریان کردیانێ چون مشخصمان نەکردگە پس دەستمان وازە تەکێوا قسە بکەین قانونەن مشکڵمان نییە لە حەزە قانونە ئەساسیە جمهوری ئیسلامیەوە تەوەجۆکەین یعنی من نظامێکی قانونین و فەرای قانون ئەمەڵ ناکەین خۆ نه ما گفتیم مشخص کردیم بر اساس قانون احزاب بکنیم که بر اساس قانون اساسی در چارچوب نظام جمهوری اسلامی بخوام فعالیت کنن اینها آزاد و در همین راست است که باز ما این جلسات رو در این زمانی برگزار میکنیم که همه چیز آماده است در طرف جمهوری اسلامی برای حل مشکلات. ما همونی که اشاره کردم در گذشته بنا به دلایلی حاضر به مذاکره مستقیم نبودیم. الان هم دقیقا زمانی که ما بتونیم حرکت کنیم به طرف اینجا شاهدی هستیم که در جلسه خاص ما در زمان گذشته بنا بر دلایلی موافق مذاکرات مستقیم نبودیم. ئەوەی لە دەرگای جمهوری ئیسلامی ئەدا ئەی تەقێنێ وەڵناکە قاسم لووە فقەتیش مذاکراتە مستەقیمی بۆ مهمە ئەمەی کە دانیشێ لە جێگەیەکە دانەیە کارمەند دەوڵەتە ئێرانی دانیشێ ئەم فکرکە مذاکرایەکە عاشق مذاکرەس قاسم لوو توجهك كاورا خليك ايجي تيجي اما تك مذاكره مستقيم يعني تلفوني قسمان كردقه دستورات التلفوني ما انقرتقه استأم مذاكره مستقيم انا امانه بوشيه كجلسه معارفه كقاوه خواردن وشلحانيه ديم شلحاني تو تلفون نتواني بيكي تو قالك تو موزع قاسم لو بزاني بتلفون قاسم لو يتواني موزع خوي بيت بيجي شو دليل يقول نزيكو دانشتكيا و این که ارتباطات تلفنی تان بوده سردشت کمی مبادره مادری میشه اول مبادره برگرانیدان زده میشه کسانی شهید میشن که مسئولیت حل مشکلات دست سیاسی اتحادیه رو در منطقه قاسم رشت دارن و کارکنشنوان و دیگر برگرانیدان اتحادیه اینها رو میشناسن اینها جز این که
مشکلات جاری و روزمره اتحادیه میهنی رو حل می‌کنه هیچ مسئله نیست. حتی دیگه در جدی خواستیم رشته‌ای بزن میشه. من واقعا متعجب شدم از این که از این طرف به ما پیغام داده میشه به این مذاکرات، از این طرف به این شکل حرکت میشه که روابط رو نه تنها این مسائل حل نشه بلکه روابط خوب جمهوری با اتحادیه هم مربوط بشه و مورد سوال واقع میشه. البته خب رابطه جمهوری اسلامی با اتحادیه میهنی قوی‌تر از اینه که با این حرکت‌ها متضرر بشه. ولی به هر حال یه حرکت من خواستم نشد صحبت کردم به حرکت با هم نمی‌کنم در ما ایشون جواب میده که من ذهن قانع شدم ولی نظر ما این هست که این حرکت‌ها باید روشن بشه چیه بشه این ممکنه گفته بشه که پیش همین هست که اتفاق کنه و چیزی نبوده ولی اگر ما این رو روشن نکنیم و آنطور گام به گام که مسائل جلو کردیم ممکنه حوادث اتفاق بیفته و ما بگیم که این مسائل چیزی نبوده و موردی نبوده. خب معنا مقدمه های کن که برادران پاسدار خریک نجنی دو مقدمه یجن اما یکی کم بو اما یکی تری چند خریک قصه اکار من کامل ام فایلی که امان داگیانه درو کامل پخشیه کمو با حچه کی نقرت یاوید که بعدا بیجن مسئله مهمی کی تیابو اما دانه تریانه دو بچه پاسداری جمهوری اسلامی آواخری کن قصه کن با اتابو لمنظر قدرتو توجه که یکی نجیمه کار غیر قانونی ناکن خو جمهوری اسلامی کار غیر قانونی ناکن خو لچوارچوی قانون هات کن قانون احزاب ایما استفی من اجازه دا تکی تو دانشین چون مشخصیشی نکردگه حزبک اگر تک سپای عراق همکاری کردویه چون اما مشخص نکردگه ما تو این تکی و دانشین مذاکره مستقیم خود مذاکره مستقیم خیلی امتیازی که گوره زیمه به تو من داگه دو کارمند دون پایه نهادهای امنیتی جمهوری اسلامی وجود اومد اون هم خیلی زود اون هم در واقع چند روزی بعد پیروزی انقلاب اسلامی در یک شرایط بسیار سخت کاکە جان ئێمە سعی ئەەکەین کاملە لە منزەرێکی سیاسیەوە بێ دەخاڵەتدانە هەر نەزەرێک بە قەبارەی ئیدعایە کە ئێوە ئەیکەن تەکە قەزیەکە بەرخوردکەین بۆیە ئێمە سوال مەترەحەکەین تۆ بە عنوانە نیروویەکی مسلح بەرعەلەیهە تەرەفێکی متەخاسم وخصم خوات و دژمن خوات کە تەکیا دەست دوارە ناوی خوێنە دانیشتگی چی بکەی؟ سۆڵح بکەی؟ ئاتەشبەس بکەی؟ دانیشتگی چی بکەی؟ تۆ ئەعەن لەگران نەوە ڕابتەکە تەنزیمی ئەکا کە تۆ کێی؟ تۆ ژنێکی شووەکەت داگێسی لێ تۆریاگی ئیستا هاتگنە شوێنت چەرت و شروع دانی بەخوایشێ دەسێک کواسم بۆ بسێنێت و کەوانەیە زەڕێکم بۆ بسێنێت و سەرپۆشێک و ئیتر ماڵەکەشمان بگوزێتەوە لە ماڵی دایکیان نەمێنی تا بێمەوە ظاهرەن واسە ئەمە مذاکرە نییە بین طرفین متخاصم طرفینی که درگیرن و لیل یکتری کشن طرفینی که خریکن یکتری جردن تا الرحمن قاسملو
وەکو فەرماندەی نظامی و ڕەحبەر نظامی جەریانێکی مسەحلەحی متەخاسمی مردمێک لەوێ حزور پەیاکە وەختی ئەفەهمێ دوو دانە تێ هەڵدریاگی پاسدار هەنریاگن دوو پێش دەرکەی دەرە توالێتی هەنارتەکیانە قسە بکە پس بفەهمن تەعەسوبی بەرخۆرد مەکەن و زەهنە تەوسعە نەیافتگ و دەهاتی خۆتان قەزایان مەوێنن بەحث دیپلۆماسی مزاکراتە دەرسەتح گەورەیەک ئەم ادعاکە نەمایەندگی مردمە کوردەکە کوردە ئتنیکی قەومی نظام جمهوری اسلامی بتونه در مرکزیت کشور پایه‌های خودش رو مستقر بکنه حوادثی در کردستان اتفاق افتاد که با کمال تأسف 10 سال به درازا انجامید و مشکلات بسیار زیادی رو برای کشور به وجود آورد و انقلاب اسلامی بهای گزافی رو پرداخت در ادامه داد. مشکلی که در کردستان وجود داشت با به وجود آمدن اون حوادث و پیدا کردن شکل مسلحانه و محاربه با نظام جمهوری اسلامی زخمی رو در جامعه به وجود آورد که التیام بخشیدن به این زخم کار بسیار سختی است و انرژی و توان بسیار زیادی رو می‌طلبه. متاسفانه کردستان و انرژی که میتونست در طول این دهه گذشته در خدمت اهداف مقدس اسلامی و ملی کشور قرار بگیره اون هم کشور و انقلابی که از همه سو مواجه با تهدیدات سیاسی، اقتصادی، نظامی فراوانی مواجه بود نتونست اون نقشی که بایسته خودشون بود ایفا بود و از این بابت ما خسارات جبران ناپذیر رو با تحمل کردیم. من همیشه به دوستان گفتم و با معتقدم که در جان صحبت کردیم خیلی به این مسائل صحبت کردیم و من معتقدم اگر حوادث نظامی کردستان نبود عراق هم جرأت این چنینی برای تجاوز به کشور پیدا نمی‌کرد. درگیر شدن بخش عمده‌ای از توان نظامی اقتصادی سیاسی جمهوری اسلامی در کردستان یک فرصت طلایی رو به دشمنان انقلاب برای توان ئەمە مذاکرە نییە ئەمە شەڕە ئیدۆلۆژیە ئەمە چەلەحانیکردنە لە ساڵ 57 و داستان واوێ مەستقرارمان پێیان نەکرد و ماجرای کورسان دەسی پێ کرد و 10 ساڵ مشکڵاتی دروست کرد و تا ئەگرا گەیاندێنی و ئێمە معتەقدم کە ئەگەر کوردستانم شەڕی نەکردایە سەدام جورئەتی نەکرد بە ئێمە حەملە بکا و خوا حەڵی ناگرێ و ئێوە فرە تاوانبارن ئەمە مذاکرە نییە ئەفەهمن بابەجیان ئێوە ئەمە ئەفەهمن نازانم چۆن دەرکی ئەکەن بە من نایژن مذاکرە ئەمە یەکێ چووگەسە دەرگای کەسێ عەفوی کە ئەمیش ئێژێ بابە بەم دەلایلانە ناتوانم عەفوکەم تۆ فرە پەستی ئاغاگیان ئێوە لە سەتحی ڕەوابەتە خۆتان ئەم کارتانە کردگەیتر مەسەڵەن کاورایە زۆڵێکتان لە حەقا کاتێتە دەری ماڵوێژە فڵانی و باوەڕکە و ئیتر چی بکەم و شتبام کرد و تۆیجیژی تماشاکە من فرە دڵم لەسەری تۆ خۆش کرد و حساوم لەسەر و واز کرد و 4 ملیۆن منم پوڵ داوە قەرز بۆ چوم کەنیشکەکەی فڵان نیم خواز بۆت وتم پیایە خاسێکی وەی تەبرام و تۆ ناگەهان لە پشت و خەنجەرێکە پیاکرد ئەوە رێژێ دەی بۆخشە ئەوی توێژی باجێ خەنجەرەکە خۆش ناوێتەوە ئەویژی تخوا دەی بۆخشە و لاوە نەمزانی براکەم ئەمە ئەمەسە ئێوە حاڵیتانە ئەمە مذاکرە نییە
من نازانم و چ زوانە ئێوە بفەهمێنم ئەمە مذاکرە نییە. مذاکرەیە فیما بین دوو قدرەت متخاصم نییە. ئەمانە هیچ بەرداشتێکیان لە مذاکرەیش نییە. هەروە کە بەرداشتی ئەمانە کاملەن ڕەوابتیان ڕەوابت تەجاوز پێکریاگێکە و دائیمەن داوای ئەفوەکە. دەنامە کەی مذاکرەس کاورە دانیشێ دەر ساڵە 57 ئەم اتفاقاتانە کەوت و متعسفانە و 10 ساڵ ئێمەی دووچار کرد و وا نەوایە ئێمە هیچ زەرفێتێکی خاسمان لە کوردستانە نەدی و ئەسڵ من معتەقدم کە ئەگەر ئێوە لە کوردستان ئەم کارتانە نەکردای سەدام جورئەتی نێکرد بە ئێمە حەملەکاو بابە بارها تکرارە کاتۆ تۆ ئەوەنەتە داگە لە دەرگای ئێمە بۆ مذاکرەی من نەمانتوانیگە نەماکە دڵمان پێوەنەوە. ئێمڕۆ هاتکین بلەخەرە تەنمان داگە خۆشی نەهوێنی مذاکرە قاسملو وەڵ ناکە. وەجلال تاڵەبانیشیشی بێرە با دەسە خەمە دەستیان ماڵ داوای تۆ مردی بۆ مذاکرە. بێرۆ هەروە لە دەرە قەرارگای ڕەمەزان دەسە دوو نەفەرەگرێژی بێ باڵ بێتەکە ئەمە مذاکرەکەن سەرمانی خوارد. وائژی کەلامەکە وائژی. دەی تۆ ئەتوانی تەحلیلیکەی بۆ نایکەی. تەلەڤیزیۆنەکە ئەتوانێ بیکا بۆ نایکە. مستەفای هجری ئەتوانێ بیکات بۆ نایکەی. ئەم گشتە کە لە زەریتی هەڵدریادی دموکراتانە هەست بۆ تەحلیلی ناکەن. ئەمە مذاکرەس، مذاکرە واسە، ئاوا مذاکرە ئەکەن. ئاخە بۆ لە ڕوو ناچن من دەنگ قاسملوم دانیاگە کاوران نووساگێسی فلان و فلانت. ئاخە بێتەربیەتە بێ خانەوادە من دەنگ قاسملوتە ڕەهبەرە تۆم دانیاگە. تۆ جمێن بە من بۆ ئەدەی. من سوال لە تۆوەکەم ئەمە مذاکرەس؟ بەمە ئێژن مذاکرە ئێوەی کورد وا مذاکراکەن. ئەمانە تۆریاگن مذاکراکەن بیانوەنەوە. سیاسی جمهوری اسلامی در کردستان یک فرصت طلایی رو به دشمنان انقلاب برای هجوم به منظور از بین بردن اساس رژیم داد و مشکلی که به نظر من میتونست خیلی ساده حل بشه، بسیار ساده، چون با توجه به ماهیت انقلاب و ارزش‌هایی که در انقلاب حاکمه و تاکیدات رهبری انقلاب، اساساً ماهیت مسئله کرد در ایران به خلاف اون چیزی که از شما نقل شده در اون مصاحبات با مجله کل عربی چیزی ماهیت مسئله کرد در ایران بسیار متفاوت با ماهیت مسئله کرد در عراق و ترکیه. دلایل بسیار زیادی میتونیم پیدا بکنیم از نظر تاریخی، سیاسی، فرهنگی، اجتماعی راه نداشت. مسئله کرد نمیتونه اون ویژگی‌هایی رو که در دیگر علامات کرد نشون داره داشته باشه و در نتیجه مشکلات پیدا کردن راه حل براش خیلی سهل و وصول بود و امکان پذیر و به نظر من در شرایط دوستی و آرامش و مسالمت میشد این مسئله رو حل کرد. اما دشمنی ها، عدالت ها، دخالت غیرها همه و همه عواملی بود که مشکل رو به وجود آورد و ما بدون توجه به این مسئله نمیتونیم به نظر من به یک راه حل محصولی برای حل این مسئله برسیم. البته همه این مسائل
علیرغم ساده بودن مسئله شرایطی رو به وجود آورد که همه از هم دور شدن و مسئله کردستان پیچیدگی پیدا کرد و روز به روز پیچیده‌تر شد و برادری کرد عراقی هم از این بابت صدمات بسیار زیادی رو متاسفانه متحمل شد. اما امروز که با توجه به پیام‌هایی که معاملات از جانب شما مطرح کردن، فضای جدیدی به وجود اومده و شرایط جدیدی به وجود اومده. ما امروز طی پیام‌هایی که مام جلال از طرف شما چوزن مخابره کردن، فضای جدیدی به وجود آمده. قاسملو پیامی ده طریق جلال هنردگه بو امانه گمان شما حداقل بر این هست که امکان حل مسئله وجود داره به شکل مسالمت‌آمیز و در محیط تفاهم و دوستی و برادری. جمهوری اسلامی از حل این مسئله در این همچین چارچوبی ضمن حفظ چارچوب قانون اساسی و ارزش‌های انقلاب که شدیداً به اون وفادار خواهد ماند و تغییر شرایطی از اون اصول و ارزش‌ها کوتاه نخواهد آمد، آماده است با آغوش باز استقبال بکنه و شاید بتوانیم انشاءالله در این همچین چارچوبی این مسئله رو که پیچیده شده و تا حدودی پیچیده‌تر هم خواهد شد. توجودان کرد که وتی که طبق پیام‌هایی که تو لطریق جلال طالبانی و ئێمە هەناردەکتە، ئێمە بەم نەتیجە گەین کە لەژێر سایە و خۆت و بەرادریە ئەتوانین شاید ئەمانە حەلکەین لە چوارچێوە قانونە ئەساسیە جمهوری ئیسلامی ئێران و ئەز ئارمانهای ئینقلابی و ئیسلامیمان بچووکترین عدول ناکەین. ئەی ئارمانەکانە جەلالە تاڵەبانی و قاسملو چی بوون؟ یعنی سکولاریتە هوتوتو، دموکراسی فەت، ئێوە بە نۆکەریە جمهوری ئیسلامیش نەگیریان، بۆیە نەتان کرد. ئاغای وسوق بعنوان نماینده اورمیه و سر ادوی بو مجلس قانونگذاری خبرگان و من درست تحلیلم کرد، درست نیان ورد. قاسملو حاضر و بنوکری آیت الله خمینی نیگرد ایو دانه بدانتان حاضرن بنوکری علی خامنه‌ای ناتانگرێ ئێوە نەقش و ڕۆڵتان شتێکی ترە. ئێوە تا زەمانێ فاسۆلیا ئەخۆن مەوجودیەتتان هەست کورد نابودکەن تا ئەو ڕۆژە ئەو کارە بتوانن بکەن فاسۆلیا هەست. تەوەجۆت کرد ئایا سکولار باز گوێ واپێ قاسملو چووکەسە ئەوێ تەکە دانەیە پاسدارە خەریکە قسەکە پاسدارەکە خەریکە ئەوڵە و پێ ئێژێ طبق چوارچێوە قانون جمهوری ئیسلامی. یەک بەند خلافی نەبێت. دوو طبق ئەرزشهای عالی و ئارمانهای عالی انقلاب ئیسلامی ئەوەنە حدودیتیان ناکەین. کامەسە حیزب دموکرات ئەرزشی کووە. بۆچی ئەو گشتە کورتانەدا کوشت؟ لەسەری چی؟ قاسملو لەسەر چی؟ تۆ ئیستا پیراهەنە شەهیدەکانە دەرتێری هەڵیە تەکێنی بۆ ئێمە شەهیدمان داگە. بۆچی شەهیدە داگە؟ بۆچی داگە؟ قاسملو سکوتی کردگەها ئەم خەریکەم قسانەکە قاسملو سکوتەکە نایژێ نایکەم. ناژی تۆ کێی؟ ناژی تۆ چکاری بە من دیکتەکەی بڕۆ پێی کارە شەڕەکەمان ئیدامەتی. کورە قاسملو حیزێ دانیشتکەم ڕەوەندە ئیدامە ئەدا. تۆ ئیسە دانیشە قسەکانە قاسملو دکتۆر عەبدوڕەحمان دکتۆر
الرحمن أو الرحمن والسوق. قساکە کوا ئەو ئێوەی کە زدە جمهوری ئیسلامین، زدە ئیسلامن، زدە پێغەمبەرن، زدە خوان، ئێوە وا دەمە قۆپانە کوردی ئەگرنە دەست و هەڵپەڕکاکەن و جمێنە دەنە عەرەب. ئێوە قاسم لووتان لەگەڵم مام جەلالتان هەن بە شوێنە تەشکیلدانە ئیتحاد جەماهیرە ئیسلامی. ئێستا من ڕەوەندە مۆزاکراتتان پێژم خروجیەکە بەکوێ ئەگا، پێتان نێژم بەکوێ ئەگا. هەرم اتحاد جەماهیر ئیسلامی ئێستا ئیمڕۆ تحتە ناو پرۆژێ ئێرانە گەورەی فەرهەنگی گشتیان وان تەیە. ئەمە هەرەوەسە وا ئاغایە مام جەلال بەحسیەکە لەو مزاکرە، لەو دانیشتنە. ئەمە هەرەوەسە ئەوەسە هەریستە ئەوانە کۆیەیان هەسوو مچە دانیشکە و خالد عەزیزی دانیشتگە و عەبەی مهتەدی پاڵی داگەسە و سەیدی ئیبراهیمە و عومەرەی خانی زادەس و ئەمە ئەوەسە پەکە کەس و یەکێتیەوەمە هەرەوەسە. به نفع انقلاب اسلامی، به نفع مردم میهنمون، به نفع مردم کردستان و به نفع انقلاب اسلامی در منطقه بتونیم حل کنیم. این البته نیاز به فداکاری و سیر صبر و گذشت همه کسانی داره که توی این نتیجه زیمتخر میدن. بدون داشتن این سیر صبر و گذشت و فداکاری حل این مسئله امکان پذیر نخواهد. ئەم دانێ پاسدارە دوونپایەس کە مەسئولیش نییە، لە قەوانین جمهوری ئیسلامی ناتوانێت خارج بێت، لە ئارمانەکان ناردشە جمهوری ئیسلامی ناتوانێت خارج بێت، وەلێ بە سەحەیە سەدر و بەرادەری و تەحەمل و حەلیەکەی. چۆ حەلیەکەی؟ تۆ لە وەڵۆ شەتەکە داگە و تەکان ناخۆیت و لە ئارمان نایێتە خوار و قانون ئەساسی نایێتە ژێری پێ و ئیتر چی چۆن بە سەحەیە سەدر حەلیەکەی؟ لە گیرفانە خۆتەی وەخت تۆ چ کارەی تۆ چۆنی ئەوەخشی؟ قاسملو واوەسە خالەدە عەزیزی حەزەکا بخۆی و ئەم کوردە گشتی حەزەکا بخۆی و بادی و قبتخبێ خات و خەریکە ئێژێ منیش ئەزان وسە جا تۆ دانیشی لە ناو مەردەماگەخەیەکی قساکەی گشتین ساحێ و نەزەرە و نەزەری هەست و دەستەکانەدا و خۆی ڕا کاکە بێسە دەی ئاخە بێسەم چرت و پرتە توێژیتی وان نییە بێسە تۆ بۆ فکرەکەی ساحێ و نەزەری، تو بۆ فکرەکەی ئەفەهمی، تو بۆ فکرەکەی قەزایات هەیە و بەڕاستی دلارە کشتە سەر و ڕاتە خوار و ئەو زعکە و واسەوە ئەگۆڕێت و چۆن ئەگۆڕی چۆن ئەگری ئەو گشتی ئیسم خاسملیش حەزەکا بەخۆی شوڕەکاوە قسەکردن. ئای قاسملو ناژی تۆ کێی ئەرە جەلال تاڵەبانی ئەمانە کێن تۆ هاور دەکتن؟ نا حەجی نایژێ شرۆکەوە قسەکردن و لاو و خواڵی ناگری و خاڵتان بوو داستان چییە؟ با بردباری انقلابی واقعا کشیدن به یک ملاقاتی به عمل. قبل از اینکه وارد حل مسئله بشم تشکر میکنم از آقای جلال طالبانی که با بردباری انقلابی این مذاکرات رو به وجود آوردند. یعنی خەڵکی کوردەوار گوێ بگرن، ئەم قسانە ئێوە ئەگەر لە خۆتانی ببیسن لە بەقاڵە سەر کوچەتانی ببیسن عیب نییە، کاورە عەقڵی هەرەوە ناکێشێ. مەسەڵەن ئێوە ڕۆن ڕیشچەرمگی لە کوچە دەوزنەوە ژن بێ بڕۆ و مەسەڵەن داوای دوو نەفەر حەلکە قەی ناکەوا قسە بکە، بەڵام کەسێک کە تۆ ناوی ئەنی دیپلۆمات
سیاسەتمەدارە گەورە، ڕەحبەری حیزبێک، ڕەحبەری مەردومێک و جەریانی سیاسی مەردومێک وا قسە بکە مایی شەرمەزاریە بۆ ئێوە. ئەز بردباریە ئینقلابیە ئاغای جەلالە تاڵەبانی تەشەکر ئەکا کە باعسی بە وجود هاتنی ئەم مزاکراتە بووکە. ئەژی دوو نەفەر ڕەفیق بووگەس و شەڕیان لە یەک تۆریاگن، یەکێ پێی خسکەسەوە کێسی لاوەت خوا هەڵی ناگرێ و دنیا دوو ڕۆژە و بێن و یەک و ئاشتان بێت و بابە لە دنیای سیاسەتە وان نییە. من ئەنەوم لە ئەسڵحە، تۆ ئەنەوی لە ئەسڵحە لە بەرامبەرە منە، من و تۆ ئەین لە یەکتری دا ئاپڕۆسێنین. تۆ ئەزانی ناتوانی من لە بین بووی، من ئەزانم ناتوانم تۆ لە بین بووی، کارمانە کێشێتە مزاکرە. وەلێ منە پەیمانە حەیدەری بە ڕاپەڕینەوە بزانم ئەتوانم تۆ لە بین بووەم، ئیمکانی نییە مزاکرە تەکا بکەم، حەتا لە بینت نەوەم لە کۆڵە ناوم. بۆیشی لە کۆڵە بوومەوە. تۆ وایتە مەوزە زەعفات داپڕۆسیاگی باوکە ساحێبە دەبین چووگە من ئێشی تۆ نابووکەم، بۆیشی لە کۆڵە بوومەوە، بۆیشە مزاکرە تەکا بکەم. وەلی لە یەک جێگەیەک هەست من تا هەمەدانم گرکە تا قەزوێنم گرتگە ئێژم لەمە زیاترم پێ ناگیرێت. ئەتوانم ئیستە وەخت بسێنم دانیشم مزاکرەکەم بۆ 2 ساڵ 3 ساڵ ئاتەش بەسی خۆم تەیارکەم بۆ تاران. کاورایش فشاری بۆ هاتکە خەریکە ئەوەڕێ ئەویش حازرەوێت بێت تەکی منادانیشە قسە بکە. من لە مەوزا قدرەت و قسە دەکەم. گووە خواتێتە نای مزاکرەی من ئەسڵحە ئاکێشێ لە من بکوژێ نیروەکە خۆماگە ئاندا نەفەر ئاخر ئەوانە کوژێ. بابا ئێوە ئەمە ئەفەهمن و ئەقڵە کوردیە ئێوە ئەمە ئەخوا کورد ئەقڵ فەندوقی وەمە ئەخوا ئەمەوە ئەقڵتۆ وە چ زوانێ من تەکی تۆ قسە بکەم تۆ ئەفامی تاحقیرەکەم کە لە بامە دیوار ئەوەنە مەغزە بامە دیوار تا مەغزە وەلوتە تێتە خوارەوە. تۆ قەسەمە خوارگە ئەحمەقوی کەروی بۆ نافەهمی ئەمانە. چۆن جەلالی تاڵەبانی ئەڕوا پا دەرمیانی ئەکا ڕابتێ قاسملو ئێران ڕێخاتەوە ئەمە ئرتباتات دروزەکە، ئەمە مزاکرە نییە تۆ حاڵیتە، ئەمە حەڵقەی وەسڵ کونە تۆ ئەفەهمیت دوو نەفەر لە یەکتری تۆریاگن ئەم هاتکە حەل لە ئەختلافکە. ئەمە مزاکرە نییە تۆ ئەمانە حاڵیتە براکەم جەلسەی حەل لە ئەختلافاتە داخلیە. لا ئەخوا هەڵی ناگو سڵاواتی بۆ دیاری پێغەمبەر و حەملا قەیناکە و قەڵەت کرد و گوو خوارد و لا تۆش خەڵەت کرد و گوو خوارد حەلی کرد و تەواوڕیا. ئەوسا بۆ عەشایری ژنێ تۆریا و کوڕێ تۆریا و یەکێکیانە ورد ئاشتی کاتەوە و پیاکەوێت و گوو خوارد و تۆ قسە مەکەوت و گوو خوارد و تۆ قسە مەکەوت لە یەکتری ماچکەن و تەواو. ئەمە ئەوەسە ئەمە خۆ مزاکرە نییە. ئەمە ئەسەن بەرداشتیان نییە لە خۆیان لە وەزنە خۆیان لە شۆڕش لە مەردم ئەگەر وانە دەبێت تعریفی کەرەوە بێت تۆ بزانم چۆن ئەمە تعریفەکەی تۆ. یعنی چی تۆ تەشەکر میکنی لە ئاغای جەلالە تاڵەبانی بۆ بردباری انقلابیە کە ئەم جەلساتی دروست کردگە. یعنی نە تفەنگە تۆ نە ئەسڵحەی تۆ نە عەمەلیاتە تۆ نە پێشدەرکەی تۆ نە پێشمەرگەی تۆ نە حەجێکی تۆ بە ئەسنەوە جمهوری ئیسلامی فشاری ببوویت. ئێسرارە مام جەلال تاڵەبانی بکە دوودانە بەسیژیانە ناگەوتیانە مەتیوە بکوژن لە ئاوەکۆی ببی تۆپێنن زۆری هاوردی ترەوە نەدای لە دەرگاکەمان وانیە بێژن وانیە. خۆ ئەمە نییە جمهوری ئیسلامی دەروە دەربگەڕێەوە شوێنێکە ئەو ڕەحمانی قاسملو کوجاست بابە باوک ساحێومان دەرهات ئەو ڕەحمانە قاسملو کوجاست کۆ بیکەن لە ڕێخوا پەیامێ بەهەنێرنە ئەو ڕەحمانە قاسملو بێژن بێت دانیشێ با تۆزی قسە بکەین بزانین داوای چیەکات. ئەو ڕەحمان وە شوێنی ئەوانە ئەگەڕێ. هەر کەسێک فکر ئەکا بەغەیرەز ئەم تەحلیلەکە من ئەیکەم من بە سادەتەرین بە ئامیتەرین بە ئامیانەتەرین زوانە ئەوام فەهم خەریکم قسەکەم. هەر کەسێ فکرەکە ئەتوانێت بێت پیچیدە مێتۆدیک ئەمە تەحلیلکە بیکات تا بزانم چۆن تەحلیلیەکە. اصولا در حد ادعای
میخواستم که با چند سوال برخی از مسائل برای ما روشن بشه. قبل از اینکه پاسخی به حرفهای شما بدم میخواستم با چند تا سوال پاری از مسائل برای ما روشن بشه. رفیقکان، ئەو ڕەحمانی قاسملوو چنان هەوڵی کردە بۆ ئەم مزاکراتە لە جەلالی تاڵەبانی نەپرسیکە جەلالی تاڵەبانی ئەمانە کێن تۆ هاوردەگتن. جەلال هاوردگنی وتکێسی بێرۆ ڕابتم دۆزیوە بۆت بێرۆ قاسملوو چییە مام جەلال کۆ دوو نەفەرم ئێرانی هاوردە بۆت بێ بڕۆتەکیانە مزاکرەکە مەگیانتان ێژێ من نازانمێوەکێ. ئەو ڕەحمانە قاسملوو نازانێ ئەمانە کێن لەگەڵەیە دانیشتەکەن. جەلالە تاڵەبانی نایژێ ئەمانە کێن پلە و پۆستیان چییە. ئەو ڕەحمانە قاسملوو چنان وا لە مەوزع زەعفە چنان وا لە مەوزع شەیدایە لە ترسە ئەمەی کە نەوادا ئێران پەشیمان بێت و ناپرسێتە کە کیا مزاکرەکە، لاپرسێ لەگەڵ کیا دانیشێ. تۆ میزان حقارەت و شەوق ئەم ئینسانە بۆ دانیشتن تەکە کارمەندێکی دەوڵەتە ئێرانیا بوێنە. کاکە بۆ شەسە ئەدەیتە خوار، بۆ خەجاڵت لە خۆت ناکێشی، بۆ ئەوەنە بێ ئینسافی، بۆ ئەوەنە حەقیری ناتوانانی حەقیقەت قبولکە. ئەوە من مایکرۆفۆنەکان ئێمە اختیارە کاوی مرادی تۆ حیزب دموکراتی بێ دفاعکە، وەلی ئەگەر دروست قسە نەکرد تاکەکە و شامە ناو دەمت لەگرا. چون تۆ پەروەردەی قاسملوویت، من خەریکم بەر ئەساسە ئینساف و قسەی قاسملوو قسە ئەکەم. قاسملوو ئیستەوتی بەر لەوێ قسەکانتان جوا و بامۆ چەند سوعالم هەست. بۆ لە ڕووناچی کاورای ئەحمەق. خب بەشەرن تێتان بچەقی دەحفەیە بۆ خۆتان ئەرزش قالون. تۆ پەروەردەی قاسملووی، قاسملوو سووک و چروک و بێ ئەرزش و خوێڕی بوو، تۆش هەروایتە سووک و چروک و بێ ئەرزش و خوێڕی و ئەحمەقی هەروەکو قاسملووت، حەیز و کەم مقدار. ئەدە لە ڕوو بچن. من ئەمە دا ئەنێم تۆ تەکە خۆتا ئاشنا بوویت. ئەنا خۆ من ماهیەتە قاسملوو تۆ ئەناسم دای ئەنێم ئاینە ئەگرمە بەرامبەرت خۆتی تیا بووینێ تۆ بزانی چەنێ ئەحمەقی، چەنێ خائینی، چەنێ درۆزنی، چەنێ پەستی. بخاتری خۆت بووینی هەزریکەتان لێ هەڵەسی حەزی پێ ناکەن. بابا ئێوە گشتان لە من فێرە قسە ئەوەن بیکەن. زۆرتان پێتێ بێژن لە کێ فێرە قسە ئەوەن. من از همین ابتدا بگم، از همیشه هم گفتم که مسئله کرد راه حل نظامی نداره. آخر کام حیوان کام حیوان بعنوانی رهبری معارضی که کردی مسلح 2-3,000 نفر 10,000 نفری داوێت و کوشت ئەڕواتە ئەوێ لە بەرامبەری دوژمنی متەخاسم یا دا ئەنیشێ. ئێژێ من هەمیشە گفتم مەسئلەی کوردستان ڕاحەل نەظامی نەدارێت. بابە هەر ئەو ئەقڵە پۆلیتیکە وا ئێوە ئێژنی، ڕەعال پۆلیتیکە وا ئێوە ئێژنی. یەک دانە گەمژە ئیمڕۆ بڕۆی شەڕی تەکا بکەیت، بڕۆی سۆڵحی تەکا بکەی، نایژێ من لە ئیدامی شەڕ ئەترسم. جمع استيشا حازم دنا فرني بكوجم او رحمان قاسملوو كتنها برق برندي او سب 5,000 نيروي مسلحي واودسو تنها برق برندي سي اجي ام برقي برنده ودر ناخوا تتوجه كي بابا ميزان حماقتم احمق افهمن ايوه. من هميشه گفتم مسئله كرد راحل نظامی نداره. اما مشيا جمهوري اسلامي بيوتايا احمق نتو. جمهوري اسلامي بيوتايا كتو اصلحك دابني يابو علفي
کورە کاورایژە دژوێن مەدە ئەخر ئەمە لە دژوێن زیاتر ئەخوا براکەم تۆ لە جێگەیەکە وەختی ناتوانانی تەوسیفکەی زوانی تر کار ناکە دژوێن وەکارەوەی ئەو ڕەحمانە قاسملوو تەنیا بەرگەی واوە دەسیوە حرەکەتە نظامی 5,000 نیروی مسلحە حەج بەرگەی تری نییە نە خاکی واوە دەسەوە نە جوغرافیای و حەجی نییە جمهوری ئیسلامی ئێشێ بەدەسە نیروی مسلحە ئەو ڕەحمانە قاسملوو فشاری بۆ هاتوێت بێت بێژێ ئاغای عەبدوڕەحمانە قاسملوو مەسئلەی کورد بە باوەڕم ما ڕاحەل لە نظامی نەدارە والله نداره ما ایرانی هستیم آقای قاسملوش بجه نه والله خدا میکنه حل نظامی داره ما با نظامی حلش میکنیم آنجا نه آقا بشین حل نمیشه قاسملوش بجه نه والله حل میشه او نیست علانه شده ده براکم اگر وانیه ایوه بجن وانیه قاسملو چوگه امتیاز بگره رهبری حزبی دموکراته خوی ایجی ریحلی نظامی ڕێحەلی کورد نییە دەی تۆ ئەمەلە خۆتە خەر ئەسلاح کردگە تۆ بەر لەوەی بێتە ناوە جەلەسە تەکە دوودانە مەئمورە ئەمنیەتی جمهوری ئیسلامی خۆت و خەل ئەسلاح کردگە براکەم تۆ پێویست ناکا کاورە زەحمەت بکێشێت ڕازیت بکات کە تۆ تەقە نەکەی تۆ تەقە ناکەی تۆ ئەسەن پیاگ نییە بڕۆی شارێ بگریت نێتەوە حەدە لە ئەو بووهەکەوە مردم ئەچوو گەلگەل لێ ئەکوژیا تۆ ئیژی ڕاحە لە نظامی نەدارە تەوەجۆتان کرد ئەوە ڕێئال پۆلیتیکە مزاکرە کونەندە گەمژەکانەوە عەقڵیان نییە من ناژم کورد عەقڵی نییە ئەمانە کوردیانەوە عەقڵیان نییە ئەمانە ئەڕۆن بۆ جێگەی خۆدا نانیشم زانم کاورا بۆ بانی کردگەن ئەمانە ئەڕۆن بێژن خۆیان چی ئەنگەرەکە ئەڕۆن عەرەبستانە سعودی بوێنن خۆ ناڕۆم زان عەرەبستانە سعودی لەمان چی گەرەکە ئەڕۆن لەوێژ نێمە پولمان گەرەکە ناوێسن بزان عەرەبستانە سعودی کاری چیە بەمان قاسملوو هەنووز نەیهێشتگە تو ئەم بەرگە واوە دەستۆ بەرگێ شەڕە مسلحانەی نیروی مسلحت ها بەدەستۆ تو فەورەن خۆت ئەم بەرگە ئەسووتێنیت نه با تمام شمافت‌ها شعار تهمت‌هایی که وارد شده از اون اصل هیچ وقت با تمام شعارها تهمتها و با تمام چیزهایی که در حق ما شده ما از اون اصل روی برنگردیم از اون اصل او اصل کامسه ما از اون اصل روی برنگردیم ولی میخواهیم از همون اگر واقعا میخواهیم از همون آغاز کنیم او اصلا و آمیجتی مسائل رو با استراحت بدون تبدیل گذاشتن به مشکلات مطرح شما حتما اطلاع دارید شما ایرانی هستید و از دست سیاسی ایران اطلاع کافی دارید ما اول اطلاع دادیم که ایرانی هستیم از وضع سیاسی ایران هم اطلاع کامل داریم ما می‌فرمایید که نماینده جمهوری اسلامی هستید این برای یک نفر خارجی کافیه شما میفرمایید که نماینده جمهوری اسلامی هستید برای یک خارجی کافیه برای ما کافی نیست ما می‌دونیم در داخل ایران چی نیست به همین جهت ما می‌خواهیم برای ما روشن بشه که شما که اشتراکی
ئەووەڵین کەسێکە وتی ئیمام خامنەی عەبدوڕەحمانە قاسملوو بوو نەنیروهای خۆت سەر ئەووەڵین نەفەرێ کە بە خامنەی وتی ئیمام خامنەی ئەو ڕەحمانە قاسملوو بوو. ئێژە شما مشەخەسە بگیت بابا ئێژە ئیمام خامنەی دەنگەکەی زۆر خراپتێ نازانم خامنەی ئێژە یا خۆمەینی بە احتمال فرا ئیمام خۆمەینیوە بە هەر سوورەت من بە خامنەی تێگەیم دەنگەکەی فرە زەعیفە و میدوارم بۆ ئێوەیش بێت. از طرف آقای هاشمی رفسنجانی که رسما جانشین قبول می‌کنه رئیس مجلس این سلام و نظر دولت به ریاست آقای خۆ بێەوە دقەتان کرد قسەکەی من دروست و ئەم ئاغا نازانێت تەکی کێ هادانیشتگە ئەمانە کێن سوعاریان لێکات تۆ لە تەریقی کێ هاتکی لە تەریقی خۆمێنی هاتکی لە تەریقی ڕەفسنجانی هاتکی کە ئەمە پۆستەکانێسی لە تەریقە موسەوی یا دەوڵەت هاتکی لە تەریقە کێ هاتکی این پاسخ شما به ما کمک میکنه که با اطمینان بیشتری در واقع وارد دولت بشیم. این پاسخ شما به ما کمک میکنه با اطمینان بیشتری وارد مذاکرات بشیم. عەبدوڕەحمان قاسملوو اصلا نازانی ئەمانە کێن و تەکە کێ دانیشتگە تا بزانێ مذاکرەیان تەکیە ئەخوات یا ناخوات. ئەمە ئەفەهمن ئەمە بۆ ئێوە قابلت دەرکە ئەتوانن تەسەور بکەن ڕەهبەری حیزبی دموکرات چووگە تەکە دوو پاسدارە دانیشتگە کە پاسدارەکان سەراحەتەن لە ئەوڵە جەلەسە ئێژن ئێمە با مەسئولان پەیامان جەلال تاڵەبانیمان برد با مەسئولان قسەمان کرد نە مەسئولان لە سەتە پایین لە سەتە باڵا ئەمانە مەسئول نیەن کارمەندن خۆیان واوانە موافقەتیان کرد کە دانیشی مذاکرەی مستەقیم بکەین. ئەم ئاغا نازانێ ئەمانەکەین خودە جەلال تاڵەبانیش پێینەوت کە ئەمانەکەین. جەلالە تاڵەبانی حەلقەی ئەو واسەتە دەڵاڵێک کە قاسملوو تێرێتە ئەو کونە بۆ ئەمانە و قاسملوو تێتە ناوت داوگاکە تێتە ناوت تەڵەکە پڕە پێوە دێ کوێژێ بابەم کاورا زۆری هاورگە خۆیەوە پێی خۆی تێبێنە کوڵەسوچێ دوو فیشێکی لێبن بیکوژم ڕۆپەی کاری. قاسملوو لە قسەکانە ئەمانە مەشێ بفەهمیایە کە ئەمانە کێن بازم دڵی نایە بیشێوێنی و خەریکە قسەکە و حەز بە خۆیەکە و قسەی خۆشەکە بۆیان لە تایف و لەحیەل و ئێوە کێن. اونی که ما البته قرارمون این بود که خیلی زودتر من اشتباه نکرده باشم در 30 ماه 11 این مذاکرات انجام میده و مدت چند هفته به تأخیر افتاد. البته ما این تأخیر را میتوانیم به اشکال مختلف تصدیق کنیم ولی چون قاسملوو گلەیەکە ئەمە پێژین گلەی هەلای خۆبانژێ کاورا دەمۆگلەیە قاسملوو دەمۆگلەیە ئێمە قەرار و 11 دانیشی تەک یەکتریا قسە بکەین و چەند هەفتەوە تاخیر کەوت و ئێمە ئەتوانین معانیەکی فرە لەم تاخیرە پەیاکەین و بەڵام داڵە بەر حوسن نیەتە و قەی ناکە و تازە شوو پێکەم تۆجۆ مسئولیت داریم این رو نمی‌ذاریم عهده خودشون و در واقع این که با این همه تأخیر ما حاضر شدیم در مذاکرات از این ملاقات حاضر بشیم این را بدون تعارض میخوام بگم که باید مدیون احترامی دانست که ما برای مامجران هاییم.
ئەگەر ئێمە بەم شکڵاتکینە نایان مذاکرە بێتەعارف بێژم ئەمێ مەدیونە احترامێکە کە ئێمە بۆ جەلال تاڵەبانی قائلین تۆژتان کرد ایشون باعث با جمهوری اسلامی در یک سنگر قرار دارن با این حمله هم از نظر سیاسی و هم از نظر شخصی سالهای دیده میشه برای شخصیت ایشون احترام واقعا میشه میخواهید. سوال دیگری که من دارم اینست که شما از ما میخواهید که مجددا به شما بگویید که چی میخواهید. من فکر میکنم که اگر این حرف شما تعارف نباشد میرسید برای اینکه این چیزی که ما میخواهیم تحصیل بشه و همون چیزی شما از ما مجددا میخواید که ما چی میخوایم من دیگه فکر میکنم این تعارفه توجه بکن ذکاوت الرهبر سیاسی حزبی نفهمی لتنهاي طرف نفهميه اما يتر تعارف ولا گیلی و يجي دون فنا و خيابانا ويكتي دانشكن نا انگار نیرویکی انقلابی با هزاران نفر نیروی مسلح و عقبەیەکی اجتماعی و تاریخی لخوين لبەڵامبەر نیروی کاکە ئەم ئیشە بە باڵی بزانێ دانیشتکە وەگەرێکی تەرکە مخاسمە بکات نه هاتکە مطالبە عیبە لاوە دەحفێتر بێژم من چیم گەرەکە عیبە تۆ ئەزانی و بۆ گەڵتم پێکەی برادران کرد عراقی ما یک وقت خواستشون این بود که میخواستند به نظامی که در عراق هست حقیقی باشه. یک وقت میخواستند بهتر تطبیق داده بشه. حالا صحبت از حق تعیین سرنوشت میکنه. ولی ما از همون اول گفتیم نه کمتر نه زیادتر و حتی وقتی که برای آخرین بار از طرف نمیدونم کی این یکی از مشکلاتی است که ما داشته باشیم علامه به من تلفن کرد از تهران و گفت که آیا شما راضی میشوید که ما موافقت بکنیم با خودمون برای اسلامی در این بزرگ شاید سخت‌گزار کنی در مقابل این مسئله رو با مردم هم مردم در واقع با موافقت شد و من نافهمم قاسم دو چی ایجه ئەوەنە دەنگەکە خراو گیریاگە ئێژێ دەفعەیەکیش هەر ئاوا یعنی نەمزانی کێ زەنگم بۆدا نازانم تەک کێ تەرەفم ئایەتۆڵایە لە تاران زەنگیدا وتی شما با خودمختاری ئیسلامی مشکلی داری منی جوتم برۆ ئەس شەهرە 100,000 مەهاباد بپرس نازانم چی تەوەجۆکەی ئەم ئاغا عادەتێکی تەلەفۆنی بۆکەن ئێستا حاڵیتان بوو من ئێژم کاورا زەنگەداتە مەچێ هێجری ئێژێ غەلەت کردی بزە 4 نفر بفرست نەفەر ئیتلاعاتی زەنگی بۆدا قاسملوو ڕەحبەرە گەورەکان تەلەفۆن بۆی کری هەگە حاجی ئاغایە کە ئەم ناوەکەی نازانێ پۆستیشی نەوگە بدە و بەلێ قوربان ئەلەو بەفەرما عەبدوڕەحمانی قاسملوو هەستەم دەبیرە کولی حیزبی دموکراتی کوردستانی ئێران بەفەرما بەلێ قوربان من ئێژەم ئەمانە تەلەفۆنیان بۆ کرێ من چەنێوە ئێوە وتمم تێ کاورە حاجی ئاغا تەلەفۆنی بۆکە ئێژێ بفرست ڕاسان بۆکۆ بیات
بزن 4 نفر بکش بیاد. غلط کردی برو عقب. تلفنی بۆکە حاڵی ئەو ڕەحمانی قاسم خۆی ئێژێ نازانم کێ بوو. دەنگەکەی مەوجودە من دامنیاگە لەسەر پیجە فەیسبووکەکەی خۆما هەست. حالا بەرشماس کە بە ما بگیت چه پیشنەهادی ئاوردیت؟ آسایمان روشن همونایی بود و من برای اینکه یادآوری کرده باشم نمی‌خوام این کنیم وقتش سخت بشه. در واقع چند از اون مدارک اصلی رو مربوط به این دوران قاسم لو ئەمانە نەگەرەکە بێژە چون خۆی خەریکە دەنگەکە زەبتەکە. ئێژێ من و خواستەهایی کە دارم مطالعه بفەرمایید. خواستەهایمان مشخصە بەرا چومان نوشتم مطالعه بفەرمایید. پس فقط خودمختاری نییە. خواستەکان شتێکی ترن. های قاسم لو نووسا گەسی من نازانین نووسیانی ئاغی قاسم لووە چییە. تەوەجۆکەین کەر قاسم لووە تۆپاندیان تۆخمە قاسم لوو تۆخمە حەپۆ تۆخمە هەڵەپەڵی بێدایک و باوک بەچکە داهاتیە تۆسە ئەپەیان نەکردەک. ئەخر نادروسینە میزانە حقارەت و حماقەت کورە قاتر لە ئێوە خاسترە تو لە قاتر کەس پەستر و کەسیفتری. تغییر اساسی درخواست داده مذاکره ما با دولت مرکزی نه بر اساس تحقیق نه بر اساس منابع ما من حاڵی ناوە هاوڵێت کاورە ئێژە چی نەمفەهمی. مذاکرات ما بە دەولەت مرکزی نە بەر ئەساس تەهدیدە نە بەر ئەساس مەرام بەر ئەساسی چییە؟ بەر ئەساسی چییە مذاکرات تۆ با دەوڵەتە مرکزی نە تەهدیدە نە مەرام خوش خدمەتی بەر ئەساس خدمەتە بەر ئەساسی چییە مذاکرات بەر ئەساسی چیەکەن؟ از دو حرفای باشید ما در گفته‌هامون خیلی سریع امکان مانور ما خیلی زیاد نیست. جنبشی هستیم و بعد ما احتیاج به مانور داریم که ما اون چیزی رو که میخواهیم اگه دولت مرکزی موافقت بکنه خواستایی رو برامون برای میخوام دارم قراریم که شما پاسخ دارایی اضافه بکنید که ما همیشه و هشت خودمون رو بگیریم به هیچ کس هم اجازه ندهیم ما همیشه خودمون ایرانی میدونستیم و به هیچ کس هم اجازه نمیدیم خودش از ما ایرانی تر بدونه. هیچ دلیل نداره. من همیشه در تفسیر اینکه وضع کلهای عراق فرق داره گفتن که من همیشه در این که کرده عراق با ما فرق داره وزشون گفتم. عراق کشوری که 60 ساله است حقی هم از خواهم فرو عراقی نزن کرد عراقی رو نمیشه خیلی
ازش خواست که خودش به عراق هم قسانه واه الرحمن قاسم لويكا أحمد نجان شنو قسانه يكرد وتو ببيسا زاني روحاني شنو قساناكا فلاحيان وزير اطلاعاتي شنو قساناكا علي خامني شنو قساناكا بدأتش أسفل الخضراء دائما در جنسکی ولی خانمان ما قرنه هاست و ما قرن هاست در إيراني قرن هاست در إيراني يعني قسل أما جاهلانة تر أحمقانة تر عجيبة احساس میکنیم که حالا به کسی میخواد ما را ایرانی نگه و از ایرانی بودن خارج بکنه این برای نبود داخلش یعنی عمل نیست هر چیزی که تا حالا ما خواستیم نمیخواد از جهات توی کشور ایران خارج نیست این چیزی هر چیزی تا حالا خواستیم و میخوایم از چارچوب ایران خارج نیست. در کردستان ایران وجود نداشته بنده من درباره افراد حرف نمیزنم هیچ نیروی سیاسی در کردستان ایران وجود نداشته که در چارچوب ایران نباشه. در مورد افراد قصه نکنه، در مورد نیروی سیاسی قصه هیچ نیروی سیاسی برای در کردستان ایران وجود نداشته به این ترتیب اگه ما بخواهیم به نتیجه برسیم قبل از اینکه حرفه ها رو بستن باشیم باید این اصل را که ما قبول داشته باشیم ما خواسته هامون در چارچوب این کشور اگر اما گرک معناتك یکتریا مذاکره بکیم اوش ام اصل قبول کن مبارزات اما خواسته های اما در چارچوب ام کشوره خواهانی ناگریا یعنی و بیشن استقلال من نمانگرکا ایش ام اصل قبول کن فقط در چارچوب ایران توجه کن اما اصل قاسم لوه اصل اول قاسم لو فقط در چارچوب ایران جمهوری اسلامی شی ام اصل قبول کن قاسم لو این تحقیل حد اکثر خواسته هایی تا وقتی که از چارچوب این کشور تجاوز نمی‌کنه باید به این تحقیل حد اکثر خواسته های ما از چارچوب این کشور تجاوز نمیکنه. حد اکثر و حد اقلی نجا حد اکثری ما درباره این که حالا چرا جمهوری اسلامی آمده میخواد با مملکت بکنه نظر خودتون رو دارید ولی نظر ما حتما شما اطلاعات کافی درباره موضوعی های ما با نظر خیلی هم هست ما جمهوری اسلامی ایران را برای شما نمیدونم در همین چند بیشتر مصاحبه گفتم ما جمهوری اسلامی را در سراشیب سقوط می‌بینیم استبوشي الوام چند سالات كنت كمان مذاكرة بكلمة تحليل أخو معنا زي ما جمهورية إسلامي لسراشي بالسقوط نابنين وكو عديت المنزوري مجاهدين الخلق يا منزوري كومالاس لسراشي بالسقوط نيا مفكناكين سقوطك ولي هذا جمهوری اسلامی را واقعا در سراشیب سقوط می‌بینیم مثل بعضی‌ها اینجا با شما نشستیم اگر جمهوری اسلامی را در سراشی به سقوط می‌دیدیم با شما نمی نشستیم. توجه کن مثل بعضیا منظور کاملا منظور مجاهدین در ضمن ما جمهوری اسلامی را یک نظام کاملا تثبیت شده هم نمی‌دانیم در ضمن ما جمهوری اسلامی را یک نظام کاملا تثبیت شده هم نمی‌دانیم. برای بسیار مربوط به این جلسه نیست اگه روزی با هم وقت نشسته میتونید به عنوان چند نفر ایرانی صحبتش بکنید شما هم میدونید ما به این ترتیب
ما اگر جمهوری اسلامی به این نتیجه رسیده همچنان که شما گفتید در موضع گیریش نسبت به مسئله کردستان تجدید نظر بکنید. جمهوری اسلامی به این نتیجه رسیده که در موضع گیریش در مورد کردستان تجدید نظر بکن. ئەم کەلەماتە ڕەفیقەکان لە نشستێکی سیاسیە دانە وشەکە لە دەمتان تێتە دەر مهمە. مەسەڵەن من ئێستا خەریکم دیبێتێکی پابلیک ئەەکەم بۆ عموم خەڵکە کوردەوار. ئەم عمومی خەڵکە ئینسانە بێسەوادی واتیا، ئینسانە بازکاوتە دانشمەندیشی واتیا. بۆ دانشمەندەکە لەوانەیە کەسڵ کۆنەندە بێ وەلێ قابلە فەهمە، بۆ ئینسانە عادیەکەش قابلە فەهمە. لەذا من ئێشێ لە زوانە عادیە جامعەوە کەفە خیابان ناوە تاکسی ناوە ئۆتۆبوس ئستفادەکەم تا خەڵک کاملەن بەحسەکە بگرێ و حەزمیکە. بەڵام تۆ وەختێک لە ناو تەلەڤیزیۆنێکە دانیشیت کە مخاتبینێکی زیاتری هەست و تریبونەکە تریبونێکی ڕەسمیەوە برەندی هەست، تۆ وەختێ لە ناوی سوخەنمانیشی عمومیە قرار ئەگری کە عدەی مەردم وێسیاگن نوع سوخەنمانیەکەت فەرقەکە. چاوێکە لە ماڵە دانیشتگی و خەریکی مەسئلەیەک بە زوانێکی ئەوامانە بەحسەکەی. تۆ وەختێ ڕەهبەری حیزبێکی چووی مزاکرە ئەەکەی، نایژی جمهوری ئیسلامی بەم نەتیجە گەیگە کە مەوزەعی نسبەت بە کورد بگۆڕی. جمهوری ئیسلامی ئێشێ بەم نەتیجەیان گەیاندوێت نەخۆی بەم نەتیجە بکات. ئەم قسە لە لایەنە ڕەهبەری حیزبێکی متەخاسم لە بەرامبەرە دەوڵەتێکی لە حاڵی شەڕاتەکە تۆ یعنی ئەمەی کە تۆ خۆت ئەمەلەن هیچ تەئسیرێکت نەبووکە و ئەمە ئەوە کە ئیمکانی هەست دووچارە دەگەردیسی بوویت یا عابدتر بوویت و یا فکری کردوێت ڕەفتارەکە ئینسانی تروێ بهرەبانانە تر بەرخوردکە. ئەمە دەرئەنجامە فشار و قودرەتە تۆ نەبووگە کە ئەو مەجبورە بە تەغییرە ڕەفتارەکە. مشخەسەن بێتان بێژم مەسەلەن یەکێ لە بەهانەهای ئەم تەحریمانە کە ئەیکەن لە کۆرپۆرێشنە ئێرانی و لە سەتح عمومە تەبلیغاتیەکەن ئێژن ئەمریکا ئێران تەحریم ئەکا کە ئێران تەغییرە ڕەفتار بدا. تا فشاری بۆ تێرێ ناڵێ نەفت بفرۆشێ دۆلاری چیە کات بوو کە ئێران تەغییرە ڕەفتار بدا، ڕژیم تەغییرە ڕەفتار بدا. ئێستا جمهوری ئیسلامی طبق نەزەریە ئاغای قاسملو و گفتەهای ئاغای جەلال تاڵبانی خۆی مەوزەعی گۆڕیگە، خۆی نەزەری گۆڕیگە دەرمەوردە کوردها، منزوری خودە قاسملووە. ئەمە ئەو دکتۆر بوون، عاقڵ بوون، سیاسی بوون، ڕەهبەر بوونە عەبدوڕەحمانە قاسملو ئەواتە ژێر سوعالێکی یەکجار گەورە هیچ تەخریبیەکە هیچ نابودیەکە ئەم ئینسانە ئینسانێکی بێزەکاوەتە زەهنی تەوسعی پێیان نەکردگە، ئینسانێکی ئاسنزمە، شەخسیەتی بچووکێکی هەست گەورە نەوکە. ئەگەر ئێوە توانن تعبیرێکی تری لێ بکەن فەرموون تعبیریکەن بە شەرتێ نەون و مایەی پێکەنینە مەردم. و ما از این امر استفاده کنیم. البته شما اطلاع از چپ و راست به ما حمله خواهند کرد، ما را در واقع متهم خواهند کرد، مذاکره جو به ما میگویند که ما خیلی سریع جواب دادیم که هستیم. ئەژە منیش نەمگەرە کە بڵاو بێتەوە ئەس چەپ و ڕاستمە حەملەیەکەن بە ئێمەژن مذاکرە جوو کە ئێمە هەین، ئێمە ئەهل مذاکرەین وما مهم نییە. هیچ اشکالی نداریم. اصولا ما برای مذاکره مبارزه میکنیم. ئەم قسە خێری مهم بوو. اصولا ما برای مذاکره مبارزه میکنیم. ئەمە ئیتر ئەو ڕەحمانی قاسملو وتی.
ئەمە ئیتر ئەو ڕەحمانی قاسم لەوتی یعنی ئەم تێ هەڵدریاگە هەرچیەکی داگەوە کوشتگنی بۆ خاتری و بەسەر بەم وساڵە بگا ئیستا تەکە دوو ئیتلاعاتیە دانیشێ مزاکرە بکە من بەجێ ئیتلاعاتێکە وایمە هەر جەلسێ ئەوە تەپ ئەمدا بە ناوچاوی ئەم کوشت ئەم فقط گەرەکی بە مزاکرە بکە نەتیجەی مزاکرەش مهم نییە ها فقط مزاکرە گەرەکی بکە ئەسلەن ما مبارزە میکنیم کە مزاکرە بکنی ئەمەیە ئەو ڕەحمانی قاسم وتی خوای وتی ئایا محەممەد ڕەحیمی من نازانم تۆ کێ ئەمر پێت مشتەبەح بووگە فکرەکەی فرەژیری کە لە شەکەری فرە شکاندوو لە ژێری ئەوێکی دیبەیتەکەی ترا لە گرایشە هەر کە لە شەکەرێ گەرەکتە بشکێنی پیاگی تا من میکرۆفۆنەکە بۆ بەم بێرە ئەگرا بێ ئەمە تحلیل کە ئەو جۆرەی کە تۆ فکرەکەی دروسە وەری حەل لەگرا دائنیشی تا من بتخەمە سەر جێگەی خۆت بفەهمی حد قەد و قەوارە چ شەکلیە چەندێکە ئەم کووردە ئەوەنە نەوگە کەسێ حەساوی لێ بکێشێت و گشتی قسە ئەکا ئێژی ئەوانەی کە ئیدعایان تێ مەسەڵەن سەریانەوێت و ئێژی حەیواناتن ئەباڕێنن تا نەیگریت فێری نەکەی چۆن قسە بکە فکرەکە هەر قسەیەکێکا فرەژیرانە و ئاقڵانەس ئەمیش ئەقڵێ وا لە کەلەیە ئەفەهمی ئەوە قاسم لوتانە قاسم لوتتان مەگەر ئەمە نەبوو دکتۆر هەوڕەحمانی قاسم لو مزاکرە شەڕ ئەکا کە مزاکرە بکە دەی خۆم قسە من نایکەم خۆی ئەیکا دەی بۆ قەت ناڕزی دەی کاورای سەحراڕوودی حەقینەوە بە لە ناو چاوانی بیتۆپێنێ من دیسان ئەمشەو مەجبور بووم کۆچەکە عیدەیەک بێم لە خەڵکە کوردەواریش بابەتە ئەو مەوزوعە مازەرەت خاییەکەمەوانی کە ئەیبیسن وەختی ئێژی تۆخمە قاسملو ئەمانەنە ئەو قاسملویانە ئەم حیوان و قاتل و هێسرانەی دروست کردە کە ئەیوێنن و هەر فەزایەک ئەڕۆن پڕیەکەن لە قەرسەقۆل تۆجۆکەن ئامەنە ئەمە تۆخمە قاسملو ئەمە ڕەحبەرەکەیانە ئەمە هەوڕەحمانە ئەمە لای خۆیان بهترین فایلیان داگەسە دەرەوە کە بێتە ئەعتبار بۆ حیزب دموکرات قاسملو فرەمووی بقسەی کردە لەگرا موشەکی کردەسە هەوا ئەو ڕەحمان نظرم این که مسئله کردستان را حل نظامی کنیم ما که مثل بعضی ها توقع نداریم از طریق اسلام آباد بریم تهران بگیریم ما که مثل بعضی ها توهم نداریم از طریق اسلام آباد بریم تهران بگیریم کره تو کناراوەکەی کنار دەسە پێ ڕزگار ناکری بدبخت منزور مجاهدین خلق بوویتر این که از طرف دیگه ما طرفدار این هستیم که تا وقتی که مذاکره به نتیجه نرسیده مذاکرات مخفی رو پیشنهادش رو ما قبول داریم اونم نباید که ما هم از علمی شدن بپسیم بالاخره اتهاماتی به ما وارد خواهیم کرد از این بر اون بر ولی ما امتحانمون داریم ولی از این نظر که همونطور که شما هم گفتید در میان هیاهو و هیجان تبلیغاتی نمیشه مذاکره واقعی رو پیش برد به همین علت ما از این درباره کمی شما هم دارم میخواستیم حرفی که در همین موقعی که در این دو چند هفته‌ای که ما در جریان برقراری رابطه و دست دادن پیام و پاسخ گرفتن پاسخ جواب بدیم 24 نفر از اعضای حزب ما را
در همین هفته هایی که ما سرگرم ارتباط برقرار کردن رابطه بودیم شما 24 نفر از اعضای ما را اعدام کردیم. رد و بدل کردن پیامو بعضی ها چندین سال بود از اینا. حالا این 24 نفر فقط اسم 24 نفر میمونه، شاید بیشتر باشه. من میخوام که از اول تا وقتی که ما به توافق نرسیم، مثلا آتش بس تا زمانی که ما به توافقی نرسیدیم، مثلا آتش بس توجد که اعلى قاسم لو اولین شرط مذاکره بحثك آتش بس، يعني امانه تو مذاکره بکن آتش بس بکن وحش اتفاقی نکفی. پێم خۆش نییە نەتایجی بەحسکەن تا بە تەوافق نەگەین. ما اگر به توافق رسیدیم محمد مطمئن باشید که اجرا تا وقتی که به نتیجه نرسیدیم و هر نتیجه‌ای که اینجا میرسیم از آتش بس گرفته تا تأمین کامل خودمون، تا اون موقع ما هیچ تعهدی نسبت به شما نداریم. میخوام که بعد من سریع حد میزنم و شما هم هیچ تعهدی نسبت به ما نداریم، در واقع هم نداشتیم، دلیل هم نکردیم. به ترتیب میخوام که روابط رو روشن بشه. گله درباره این که کمی نداشتیم جان الان ما هنوز نه با هم به نتیجه رسیدیم کاری هم زدیم. در چیز آخر این مقدمه کوتاه میخواستم عرض بکنم که ما با کمال از روی صمیمیت کامل آمده نتیجه رسیدن به نتیجه مشترک است. هم سعی داریم و هم منافع عمومی رو و برخی از منافع جزئی منتفی و اینجا من نمیخوام مخفی بکنم که مسئله برادران کرد عراقی رو در وهله اول رابطه کردهای ترکیه برای من اگر جمهوری اسلامی قادر باشد مسئله کرد و در چارچوب کشور ایران حل بکنن راه برایش خیلی کارهای بزرگتر و اگر این سری سرد برداشته باشه. ئەمە قسەکە زوان ڕازناسر ڕەزاتی کردی. ئەگە جمهوری ئیسلامی مەسەلەی کورد حەل بکات، ئێمە کوردەکان لە تورکیە و کوردەکان عێراقیش مەدە نەزەرمانە. جەماهیر ئیسلامیەکەی جەلال تاڵەبانی، ئێرانە گەورەی فەرهەنگیەکەی ئائیستی عەلی خامنەیی، حیزب دموکرات و کۆمەڵە و خشتەکبازی گشتیان و هەشتەکبازی گشتیان بەکەکە و یەکێتی و گشتیان مردمە کوردیان گشتی کاول کردگە گشتی فاسد و گشتی نادروست بووگە گشتی بووگە سۆ سەربازە عەلی خامنەیی. ئەمە هەرەو بەرنامەسەوە قاسملوو لەگەڵ خۆشی تاکی دەکا لەسەری و باور بکنید که روی کوچکترین مبالغه این چیزی بود که در اولین ملاقاتی که من با آقای خمینی و شکلات گفت اون وقت تشریف گفت که حل مسئله کرد در ایران اصلا وقت خاورمیانه رو میتونه به نفع جمهوری اسلامی. چیزی که ایشون فرمودن که چه ضربه‌هایی به جمهوری اسلامی وارد آمده و اصولا به کشور ما وارد اومده در نتیجه جنگ ما هم را تصدیق که بخواهیم
ضرباتی که به جمهوری اسلامی وارد شده، به کشور ما وارد شده، به خاطر کردستان ما مقصر نیستیم. درباره‌اش صحبت بکنیم، نشان بدیم که چه کسی بود و حاضریم درباره‌اش صحبت کنیم به نشون بدیم که چه کسی بود که جنگو کرد. تصور بکن اما مذاکره بین دو وڵاتە متخاصم نییە، عێراق و ئێران. تا ئێران داوایە غەرامەتە جەنگی لە عێراق بکە، عێراق بێژێ بابەگەنج من بۆ غەرامەتە جەنگی بم، خۆ من شەڕم دەست پێ نەکردە. ئەوە کارشناسانە سازمانە ملل متحد بێن مشخصی بکەن کێکی ئەوە دەفە شەڕی کردە، من مقەسر نەبووم، ئێوە مقەسر بن و ئێوە شەڕتان دەست پێ کردە و ئێمە غەرامەتە جەنگیمان لە ئێوە. ڕحمان قاسملو تاکە جمهوری ئیسلامی تەرەفێکە دەرگیر بووگە خەریکە پێژێ بێت تا سابتی کەم تۆ خۆت مقەسری بەعاسە ئەمانە بووگی، من بەعاس نەبووم لایەن. ئەو ڕحمانە قاسملو وەکو ڕەحبەری حیزبێکی سیاسی توانی بێژێ حتا مەسئلەیە ئەم کوردە کە ئێمە فکرەکەین خودمختاری و دموکراسیە حەل نەبێ، ئاشەمان ئاشە کاسە هەمان کاسە هەست، هەم بەردەمە ئێمە زەرەرەکە و هەم بەردەمە ئێوە زەرەرەکە. ئەمە ئەو ڕەحبەرەسە وا ڕەحبەرە کاریزماتیکتانە، جامانەکەی چاوتانی دەراوردە، گشتاندانی ڕۆقبوون تۆجو سەرم هەر کەسێک ئەیوێنی دموکراتیە سەری قیافەی بکەن، بلاهەت لە قیافەی داڕژێ، بلاهەت سەفاهەت دروزنی خوێڕێتی لە قیافەی داکەفێ. ئەینە قاسملو قاسملو ئێژێ بێن مشخص ئەو چیزی کە بە ما زەرەر زەدە، بە کشوەرمون زەرەر زەدێ، ما مقەسر نەبوودین. ئەمە ئاغا چووگە مزاکرە بکاتەکە جمهوری ئیسلامی ئیمتیاز بگرێت، شەڕی کرد کوڕ خەڵکی داگەوە کوشت، پۆی مهم نییە. دلایل کافی در اختیار داریم، تردیدی هم در بین این دلایل وجود که این جنگ به ما تحمیل شد. هم در 28 مرداد 1358 و هم در نوروز 1300 بادم انجام داد. ولی حالا من فکر می‌کنم که از این موضوع میخوام صحبت بکنم. حالا حتما شما دلایلی برای خودتون داشتید که به این نتیجه رسیدید که با ما ما هم حتما دلایلی داریم که یا با شما نشستیم. این ترتیب نمیخوام وقت این رو انرژی این را صرف این بکنیم که بس چرا اینطور شد؟ متاسفانه اینطور با این کلمه ایشون موافق متاسفانه اینطور شد. نمیتونست اینطور نباشه ولی شد. حالا ما پیشنهادمون این هست که شما در واقع درباره این صلاحیت کامل پیشبرد این مذاکرات به شما داشت. در این مورد ما وضع روشن، من در این کل بدهی هستم در خود من عبدالله قادری عضو کمیته مرکزی. ما پیشنهاد مەسەلە کە مشخص بێ صلاحیت ئێوە چەندێکە. صلاحیت من مشخصە، من دەبیر کل حزب دموکراتم کاک عبدالله ئازەری کمیته مرکزیەوە تەکمانە بصراحة كامل مع ناس النظري للموضوع حزب الديمقراط بدأ يوحد تسمية بقري خوي بداني كوميديا مركزي تكيا ايوه شو بيجي ما يمي صلاحية ناس التسمية يقرن لقلا بقيريت نظرات حزب الديمقراط اینجا مطرح بکنیم و البته نظرات شما را هم تا اونجایی که
لازم باشه منتقل بکنیم آقای خوبی. من با صلاحیتی که دارم با این همه فرضی هستم دموکرات رو باقی خواهم. مالیاتش هم خیلی زیاده دموکرات میدم، ولی در مورد مسئله مهمی دموکراسی برای ایران یا برای کردستان در مورد مسئله مهمی که الان ما در پیش داریم البته باید نظر رفاقای ارگان‌های رسمی ما در واقع خواسته بشه. برای مذاکره ما میخواییم که شما در مورد ما درباره رابطه شما با اتحادیه ملی که ما سعی کردیم و مثلا قصد این بوده که به هم بزنیم شاهد زنده ایشون هست. ما هیچ وقت به قصد از اون آغاز که میخواستم با شما تماس بگیرم حتما نظر ما ئێمە نەمانگەرە هیچ ڕابطەیەکی ئێوە لەگەڵ اتحادیە مەیهەنیە خراوکەین. خۆ بەم فایل لە تەواوە بێت و حیزب دموکرات لە 12 ساعت مذاکرەی عەبدوڕەحمانە قاسملوو کە زەبت بووگە ناداتە دەرەوە و ئەم فایلە بە کەیفێتێکی خراوە بە قرتیان دادریاگەسە دەرەوە گویا ئەوجە شاهکارە ئەو ڕەحمانە قاسملوو لەگرا بوو کە ئێمە تحلیلمان کرد. قسەهایەکە لەم مذاکراتە لەم دانیشتنانە ڕدوو بەدەڵەکرێ لێو دو ئاخرێتە دەستورە کارە ئیجرایی و فرەکارێکی پێەکرێت و ڕەوەندە تەحوڵات بەم سەمت و سوواچوێت. لەناوە ئەم مذاکراتە بۆ ئێوە دەرکەوت کە عەبدوڕەحمانە قاسملوو لە تەیە ساڵانە گوزەشتەیشە لە تاران و بە تەلەفۆنی پەیوەندیان بۆ گەتەکیاوە تەکیا قسەیان کردەکە و دائیمەن عەبدوڕەحمانی قاسملوو نەیزانیگە کێس فقط حاجیاغا لە پشتە تەلەفۆناوگە وەکو تەلەفۆنهایە کە ئیستا بۆ عەبدوڵای موحتەدی و بۆ مچەی هیجری و بۆ بەرادرانە پەکەکە و ئەکرێت و بۆ بەرادرانە یەکێتی و بۆ ما بەقلێکرێژە چەشم حاجیاغا بڕوویە چەشمەم باڵایە چشمە ئەینە ئەو تەلەفۆنانە. ئەو ڕەحمانە قاسملوو نەک لە منزەرە ڕەهبەرە سیاسیە جەریان و جنبشێکی ئینقلابیە مردمێکی مبارز تەکەمانە قسەی نەکرد لە مەوزەعە شەیدایەکی تۆریاگی دڵ بە کەرەمە گەورەترە خۆی خۆشکردگە خۆشخزمەت ورودی کرد و بسیار جاهلانە بسیار ئەحمەقانە و لەو پەڕە نادانی و جەهالەتا قسەی کرد. من قسەکانە ئای قاسملوو وت ئای قاسملوو عەمەلەن وتی حازرە بە جاشی حازرە بڕوا کورسانە تورکیە و کورسانە عێراقیش بێرە بیخاتە دامنە جمهوری ئیسلامی و ئێران. ئایا قاسملوو وتی ئێرانی هەر بووگەوە ئێمە قڕنها ساکنە ئەم ئێرانینە قەیمین لەم ئێرانە. ئایا قاسملوو فرەکە لەشکرێکی شکاند لەگرا کامانە فکریانە کرد قسەهای مهمی موشەکی کردگە نە ئوسولە دیپلۆماسی ئەزانی نە ئوسولە مذاکرەی ئەزانی نە ئەسڵەن مذاکرە ئەزانێت نە ئەسڵەن ڕەهبەریەتی حیزبێکی کردو. ئەم ئاغا ئینسانێکی هەوڵی خادمی دەوڵەتە ئێرانی بوو کە وەخت و گیانی دەربێ بە سوورەتە ڕەسمی حقوق دەوڵەتە ئێرانی پێ بدەن و بیناسن. ئەمە ئاغایە و ڕەحمانە وسووق ڕەهبەرە گەورەیە حیزب دموکرات و تەرەفدارانە حیزب دموکرات بوو کە خەریک بوونیان کرد بە ڕەوایەتە کوردی و کۆپی سازیان لێکرد. خروجێکی ئەمە ئیستا بووگە بە ئەمەی کە ئێوە ئەیوێنن حیزبی دموکرات حیزب بەرادەرە لە چوارچێوە فعالیتە مەدەنی کارەکات لە چارچوبە ئیرانە عەزیز بەرنامەهای خشتەکی هەست لەگەڵ هەشتەکیە. تەوەجۆ فەرموون گشتیان قەرارەوە یەک و بچن کورسانە تورکیش ڕزگار بکەن بیخەنە ژێر دەسە دەوڵەتە ئێرانی گشتان بەنەقی یەکتری و بڕۆن ڕزگاری کرد بۆ دەوڵەتە ئێرانی. ئاغای جەلال تاڵەبانی بە شوێنە دروستکردن اتحاد جەماهیر ئیسلامی بوو لە ژێر دەسە ئەربابی جمهوری ئیسلامیە
ئەمانە مشتێک دموکرات و مشتێک سێکولار بوون، بەڵام گشتیان لەژێر دەست جمهوری ئیسلامیە تەبدیل بوون بە شیعە و تا ئەو پڕە شیعەگەری گەرێکیان بچن نە ئیسلامیگەری شیعەگەری و جمهوری ئیسلامیە کە بە خزمەت ئایانگرەیان نایانگرێ. ئەمە حاڵ حکایەتە ئێوەست لەم گۆشە لە فایدە من ئەلا ڕەخمەوەی کە لە کار هاتوو بوومەوە ئەلا ڕەخمەوەی کە وەزیەتە بەدەنیم باش نەبوو ئەمشەو بە سەختیکی تەواو توانی مەمدی بیتە بکەم فشارێکی فرەم بۆ خۆمە ئاورد. ئەگەر کەم و کورتێکی تیا بوو ئەگەر تۆزێک ناڕەحەتی تیا بوو و نەیتوانی بەو شێوە سەبک و سیاقی کە ببێت دەلیلی تۆزێک ناساقی و ئەو وەڕەزیە خۆم بوو. ئۆمیدوارم کە بتوانم لە بەشەکانی ترۆ جۆرانێ بکەم. لا ئێوە خۆش.